ئەوەی نەتوانین بەرگەی پیلانەکان بگرین و هەر ئەگەرێک و هەڵکەوتێک هەڵبکەوێت نەتوانین بیقۆزینەوە بۆ ئەو دروشمە زلانەی کە هەمومان بەرزیەکەینەوە. بۆیە من ئومێدەوارم بە هاتنی ئەوەی بەڕێز هەمووتان ئەم ئێوارە کۆڕا دەرگای پرسیاری وجدانی بکاتەوە بۆ حیزبە سیاسیەکان، بەس بێیتر گاسینی ڕقەبەرایەتی، ڕقی، حیزبایەتی و عەقڵی تەسک لە لووتکەوە سیرکردنی خەڵکی تر بە بچووکی، ئەمە ئەبێ کۆتایی پێبێنین و ئاگەرنا مێژوو وەکو سەردار و سەرکردەکانی ڕابردوومان ڕەحممان پێ ناکات. ئامادە بووان. سەیرە کە وتیان بەهاری عەرەبی سیستەمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری ئەفریقیا ئەگۆڕێ، هەمومان چاوەڕوان بووین چارەنووسی حکوومەتەکان بەرەو هەڵدێر و ڕوخان بڕوە. خۆشباوەڕێک زاڵ بوو. وردە وردە ڕووداوەکان دەریان خست ئەو خۆشباوەڕیە لە ناو هەندێک لە وڵاتی دواکەوتوو، کولتور دواکەوتوو، عەقڵ چەقبەستوو، لە نەبوونی سەرکردایەتێکی وشیار و ڕابەرێکی دیار لەم وڵاتانە تەنانەت ڕاپەڕینیش ناتوانێت چارەنووسیان دیاریکە. دواکەوتن هەلی گەورە لەدەسەدا، بەڵام پێشکەوتن ئەگەر ڕابەریشت نەبێ، ئەگەر حیزبی پێشڕەویشت نەبێ، ئەگەر ئایدۆلۆجەتی کاریگەری کۆکەرەوەی خەڵکیشت نەبێ، ملەتی پێشکەوت و کە هەلی بۆ هەڵکەوت لە ناو ڕووداوەکانە خۆی دروستەکەوە وەکو ئەوروپای ڕۆژهەڵات. ئەوروپای ڕۆژهەڵات حیزبە تۆتالیتاریەکان حکمیانە کرد، بەڵام کە تەقیەوە یەک حیزبی ئەڵتەرنەتیڤ نەبوو، یەک ڕابەری دیار لە وڵاتانە نەبوو، ئیلا لە پۆڵۆنیا لیغ ڤالنسیا هەبوو، ئەویش پیاوێکی دواکەوتوو بوو. خۆی لە مقابلەیەکە ئەڵێ جگە لە ئینجیل لە هەموو ژیان مە کتێبێکی ترم نەخوێنۆتەوە. کەچی چووکە هەلومەرجی بابەتی بۆ ملەتێکی پێشکەوتوو ئەڕەخسێ ئەو ملەتە لە سەدەکانی ناوەڕاست نەچەقیوە، ملەتی پێشکەوتوو کە کولتوریکی باشی هەبێ هەلی بۆ هەڵکەوێ ئەی قۆزێتەوە بەرەو دەوڵەتی سەربەخۆ لە وڵاتەکانی کە دەوڵەتیش هەبوون، چونکە دواکەوتوو بوون، چونکە حکوومەتی ناسیۆنالیستی دواکەوتوو حکومڕانیان بوو، چونکە ئەحزابی نادیموکرات و کولتوریکی ئۆپۆزیسیۆنی لاواز لە ناو حیزبانە بۆ بینیمان هەلومەرجی بابەتی ئەخڵقێ، خەڵکەکە ڕاپەڕێ، قوربانێکی زۆریە، نەتیجەکە بە کارەساتەکانی لیبیا و سووریا و یەمەن و ئەم وڵاتانە کۆتایی دێت. تونسی لێ دەرکەی کە ئومێدێکی بەخشیوە باقی وڵاتەکان وردە وردە سەر لە نوێ گەڕانەوە بۆ چوارگۆشەی یەکەم ئێستا. ئەوەی ئەم قسانەی بە من کرد ئەنجامەکەیەتی بەرەنجامەکەیەتی کە ئەمەوێ عەرزتان کەم، ئامادەبووان حکوومەتەکانی ناوچەکە خەریکە کێشەکانی خۆیان چارەسەرەکەن. تورکیایەک کە گەورەترین ناکۆکی هەبوو لەگەڵ ئیسرائیل، لەگەڵ عەرەبستانی سعودی، لەگەڵ سووریا، لەگەڵ ئێران، لەگەڵ رووسیا، وا کێشەکانی خۆی چارەسەرەکە. سووریایەک کە لە کۆرنەرێکی مردوو گۆشرا بوو و لە غەرغەرەی مان و نەمانا بوو، ئێستا زلهێزەکانی وەکو ئەمریکا و رووسیا باس لە ڕوخانی ناکەن و لە پشتی پەردەشەوە خەریکی سازانن بۆ ئەوەی بەشار چۆن بمێنێ و حکوومەتە ئەقلیمیەکانیش دەبێت چۆن ڕازی بن بەمانی. حکوومەتی عێراق کە دووچاری گەورەترین تەنگ و چەڵەمەی ئابووری سیاسی ناوخۆیی و تایفی بوو و لە دوای سەرهەڵدانی داعش کە هیچ کەسێک چاوەڕوانی ناکرد ئەم حکوومەتە دوای هەرەسی نیوەی سوپای عێراق و داڕوخانی باری دەرونی نیوەکەی تری سوپای عێراق و داو دەستگاکانی هیچ حکوومەتێک هیچ کەسێک چاوەڕوان نەکرد ئەم حکوومەتە بتوانێت خۆی بگرێتەوە
ئەوەتە بە پشتیوانی نێودەوڵەتی لە بەرەوەی دەوڵەتە لە بەرەوەی ئابووریکی سەر بەخۆی هەیە وردە وردە و خەریکە بەسەر داعشا سەرەکەوێ و شارەکان کۆنتڕۆڵەکە و لە دوا ئەنجامیشە بۆ بە یەکێک لە کارکتەرە بەهێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئێستا ئەبینن پەیتا پەیتا فڕۆکەکانی ئەمریکا و وڵاتانی تر لە عێراق دائەبەزن بۆ ئەوەی داعش بشکێن و ئەم دەوڵەتە تەسلیمی ئەم حکوومەتە بکەن کە ئێستا هەیە. ئێران کە گامارۆدراوی ئەو هەموو دەوڵەتە گەورەی دنیا بوو هەموو ڕۆژ ئاوا گەمارۆی دابوو خۆی ڕاگرت وردە وردە پێنجاییدێکی سەرخست و ئێستا سەدان ملیارد دۆلاری بلۆکراوی بۆ ئەگەڕێتەوە و سەرنجام دەوڵەتە گەورەکان کۆمپانیا گەورەکان بۆربۆڕانیانە بۆربۆڕێنیانە کامیان زوو بگەنە بازاڕەکانی ئێران و ئێران ئێستا لەگەڵ تورکیا 31 ملیارد دۆلار تەرازوی بازرگانی هەیە. ئێران لەگەڵ عێراق چارەنووسیان وا گرێدراوە کە هیچ دەوڵەتێک ناتوانێت ئێستا بە ئاسانی ئەم دوو چارەنووسە بە یەکەوە گرێدراوە لە یەک بکاتەوە چونکە هەم ئێران حکومڕانێکی شیعی هەیە هەم عێراقیش حکومڕانێکی شیعی هەیە. ئەوە ئێران لە یەمەن ئەبینین چ کاریگەریکی هەیە، ئێران ئەبینین لە لوبنان چ کاریگەریکی هەیە، ئێرانمان بینی لە سووریە چ کاریگەریکی بۆ لە نەتیجە رووسیا کە لە پارەوە بە هەموو سەنگی خۆ تەکنۆلۆژیای عەسکەری خۆی هاتۆتە ناو سووریا لەگەڵ ئێرانە ڕێککەوتون کە سووریا بپارێزن سەرنجام پاشەکشەشیان بە تورکیا کرد. ئەمە 2 هەفتەیە دوای گۆڕینی سەرۆکوەزیرانی تورکیا 2 هەفتەیە لە تورکیا پەیتا پەیتا هەموو ڕۆژێ قسە لەسەرەوە کرێ کە تورکیا لەگەڵ سووریا ئاش دەبێتەوە و هەموو دەرگاکانەکاتەوە بۆ ئاشبوونەوەیە. ئێستا نێوان تورکیا و سووریا لەسەر یەک گرێ ماوەتەوە بیکەنەوە. تورکیا ئێستا ناڵێم سوورە وەکو جاران ئێستا ئەڵێ بۆ فترەی ئینتیقالی بەشار بمێنێ رووسیا و ئێران و حکوومەتی ئێستای سووریا سوورن لەسەر ئەوەی ئەو مەرجەیشی نەمێنێت تورکیا. لە دوانەتیجە تورکیا چیەکە؟ ئایا سووریا بێ لەسەر ئەم داخوازیەی یا لە نەتیجە خۆی لەم هەموو قەیرانە ڕزگارەکە کە چی کەوتووە؟ بێگومان ئەم جۆرە حکوومەتانە دەربازبوونیان لە قەیرانەکان زۆر لایەن گرنگترە لەوەی لەسەر قسەیەکیان یا دروشمێکیان یا لە بڕیارێکیان سوورە بن یا سوور نابن. چونکە بینیمان لەگەڵ ئیسرائیل چۆن ڕێککەوتەوە، بینیمان لەگەڵ ئێران چۆن ڕێککەوتەوە، بینیمان لەگەڵ سوعودیە چۆن ڕێککەوتەوە، ئەشی بینین لەگەڵ سووریا چۆن ڕێکەکەوێتەوە و لەگەڵ عێراقیش ڕێکەکەوێتەوە. کەوابێ ئەمە دەبووان حکوومەتەکانی کە چاوەڕوانمانە کرد بگۆڕێن و ئەڵتەرنەتیڤێکی دیموکراسی بێتە سەرکار. ئەوە ئەبینین ئێستا ئەو حکوومەتانە بە پشتیوانی زلێزەکانی دنیا وردە وردە سیناریۆی نوێی چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکانی ئیقلیمی ڕۆژهەڵاتی داڕێژن و لە پشتی پەردەوە ڕێکەکەون کە یەکەم چۆن ئاسایشی نێونەتەوەی بپارێزن، چۆن بازار لەم وڵاتانە و نرخی نەوت لەم وڵاتانە ڕێڕەوە ئاوی و شکانەکانی ئەم وڵاتانە تەمینکەن و سەرنجام مەترسیەکانی ئەمنی، مەترسیەکانی ئابووری و پەیوەندیەکانی نێودەوڵەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دنیا چۆن سەر لە نوێ دابڕێژنەوە. باشە لە پاڵ ئەمە ئێستا لە جەزائیر وەکو لە بەرامبەرتانە نووسراوە لە ناوڕاستی مانگی ڕابردوو سپاس بۆ ئەو لایەی کە ئاگاداری کردین بە دەقیقی ئاگاداری کردوین لە جەزائیر کۆبوونەوەیکی نهێنی کراوە لە بینی تورکیا سووریا بە دەڵاڵی جەزائیر. وا دیارە جەزائیر هەر 25 ساڵێ هەر 30 ساڵدارێ مێژوو ڕۆڵێکی ئێداتێویش ئەوەیە دەڵاڵیە لەسەر لاشەی کورد و هێزە دیموکرات خوازەکان. وڵاتێک ملیۆنی شەهیدی داوە احترامی یەک شەهیدی خۆی ناگرێت. تەنها حکوومەتە داگیرکەر و دیکتاتۆرەکان ڕێکەخا لەسەر ڕاشەی گەلانی ئێمە. کۆبوونەیەکیان کردووە و کۆبوونەکە مۆفەق بووە لە ڕووی پرەنسیپەوە. کۆبوونەی دووەمیش بەڕێوەیە هەوڵ ئەدرێ ئێران و عێراقیش لەو کۆبوونەوەی ئامادە بێ. کۆبوونەکەی پێشووش ئێران و عێراق ڕازی بوون بەڵام ئامادە نەبوون. کۆبوونەی دووەم یاسیام لە جەزائیر یا لە هەر شوێنێکی تر لە بینی سووریا و تورکیا کۆتایی بە ڕێککەوتنی ئەم دوو وڵاتە بێنێ خۆتان ئەزانن کە
کە دەوڵەتە گەورەکان ئەو کاتە سەر لێ نوێ بە نەوعی تربیلەوە کەنەوە لەگەڵ ئەم چوارچێوە سیاسی تازەیە کە سووریا، تورکیا، ئێران، عێراق و سیاسەتی نوێی ئیقلیمی و چۆنێتی دەستەبەرکردنی بەرژەوەندی ئابووری سیاسەکانی ڕۆژئاوا لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوڵەتانی کەنداو ئەم سیناریۆیە ئەبێ بە ستراتیج بۆ ئەو دەوڵەتانە و کۆنگرەکانی جنێڤ بەردەوامە بێ بۆ ئەوەی ئەم سیناریۆیە بکەن بە بڕیاریکی نەونەتەوەیی کە گونجاو بێ لەگەڵ ئەم دیاردە و دەرکەوتە تازەی کە ئێستا هەیە و معلومی هەمووتانە گرنگترین شت ئێستا لە دنیاە مەسەلە تێکشکانی داعش و تیرۆریستە جیهازیەکانن. تیرۆریستە جیهادیەکان ئێستا تەواوی ڕۆژئاوایان خستووەتە دۆخێکی نالەباری مەترسیدارەوە، هەموو شتێک بەلاوە، هەموو شتێک ئەخەنەلاوە. ئەم مەسەلەیەکەن بە مەسەلەی هەلە گرنگی خۆیان. بینیتان ئەمریکا لە عێراق چۆن بە پاڵەپەستۆ کشایەوە، ئەبینین ئێستا چۆنیەتەوە. ئێستا سپۆر و سەربازەکانی عێراق 5,000 تێپەڕی، ئەمما ئەم هەفتەیە 500 پسپۆر و سەربازی تریەتە عێراق و فرۆکەخانەی گەیارە پاکەکەنەوە، لەوێەوە ئەنتڵاقەکەن بۆ مووسڵ. دوای ڕزگارکردنی مووسڵ و دوای ڕزگارکردنی گەیارە خۆتان ئەبینن معادلاتی سیاسی و چۆندیتە تەعاملی حکوومەتی عێراقی لە مەنتەقەکە و علاقەی عێراق لەگەڵ مەنتەقەکە، عێراقی عێراق لەگەڵ دەوڵەتە گەورەکان هاوکێشەکانی گۆڕانکاری گەورەی بەسەرایەت ئەوەی لەمەوبەر بۆ ئێمەش ئەلوا بۆ گفتوگۆ لەمەودووە لە ناو عێراقە بۆمان نالوێ بۆ گفتوگۆ. ئەم مەسەلانە بەداخەوەڵم بەداخەوە لە لای ئێمەی کورد لە هەموو بەشەکانی کوردستان هەروەکو مەسەلەیەکی ڕاگوزەر سەیرەکرێت تا ئێستا. خەبەرەکانی بڵاوەکەینەوە، جەردەیەکی لێ باسەکەین لە کۆنگڕەی ڕۆژنامەنووسە ئەڵێن لە جەزائیر بەنیێنی کۆبوونەوە کراوە. سەیرەوەیە هەموو ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و توێژەرانی ئێمە وەکو ئەنەوە شتێکی زۆر ساکار و سادە ڕوویدابێ، کەمترین قسەی لەسەرەکەن. بەڵام یەکێک هەڵەیەکی بچووک بکە هەموو کەناڵەکانی تەلەڤیزیۆن قسەی لەسەرەکەن. چارەنووسمان لە کۆبوونەیەکی نهێنی لە جەزائیر مشتوماڵە کرێ، کەمترین تەحلیلمان لەسەر کرد. ئەم کۆڕەی ئێمە بۆ ئەوەیە کە بە پەرۆشیەوە زەنگێک لێبین بۆ ئومێدی ئەوەی کە بەڕاستی حزبە سیاسیەکان تێکرا و ئەوەنەی دۆستمان هەیە لەم دنیا و لەم دەوروبەرە سەر لە نوێ بتوانین سیاسەتی خۆمان داڕێژینەوە و بە جددی بە دوای دەستەبەری ئایندەی ڕووداوەکان بگەڕین. ئامادە بووان. ئێستا ئێمە لە سەرەتای بەهاری عەرەبی نین، ئەو خۆشباوەڕێ فڕە بدەین. با جارێکیان لە کۆبوونەوەیەکەوە بووین قسە لەوەیە کرا ئەتوانین دەوڵەتی سەربەخۆ دروستکەین یانە. کۆبوونەوەکە 17 حزبی تیا بوو، بە سەرپەرشتی جەنابی کاک مەسعود بوو. یەکێک لە هەواڵەکان کە لێرە دانیشتووە برای خۆشەویستم کاک محەممەدی حاجی مەحموودە باسی ئەوەمان کرد بتوانین دەوڵەتی سەربەخۆ دامەزرێنین یانە، ئایا حکوومەتەکان حسابمان بۆکەن یا حکوومەتان حسابمان بۆ نەکەن. ئەو کاتە کاک محەممەد قسەیەکی جوانی کرد با بە حکوومەتەکان خۆیان حسابیان بۆ بکەین، خەریکەن لە ناوە چن حکوومەتەکان. ئەو قسەیە بۆ ئەو کاتە ڕاست بۆ، وەڵام ئێستا کۆتایی هات. ئەو قسەیە کۆتایی هات. ئەم حکوومەتانە مان و حکوومەتی کاندید بۆ ڕووخان حکوومەتی سووریا بوو، ئەبینین کە تەواو بووەوە. ئەو سیناریۆ ڕووخانەی تەواو بووە. دوای ئەوەی کە سیناریۆی ڕووخانی حکوومەتی ئێستای سووریا بە تەواوەتی لە کۆنگرە نێودەوڵەتیەکانە بڕیاری لێدرێ، ئیتر ئێمە ئەبێ بزانین لە دوای ئەو کۆنگرانەوە لە دوای ئەو ڕێکەوتانە و لەبەر ڕۆشنایی ئەگەرەکانی ئەو ڕێکەوتانە ئەبێ ئێمە ستراتیجی خۆمان و سیاسەتی خۆمان و پەیوەندیەکانی ئیقلیمی و دەرەوەی خۆمان و پەیوەندی ناوخۆیەکانی خۆمان دیسانەوە دەبێت دابڕێژینەوە. بەهاری عەرەبی تەواو، هیوای ڕووخانی حکوومەتەکان تەواو،
ڕێککەوتی حکوومەتەکان بە شێوەیەکی گشتی کۆتایی هاتووە لە بینی خۆیانە بەرژەوەندی دیاری دەوڵەتە گەورەکان و دەوڵەتە ئەقلیمیەکان دیارە لە بەرچاومانە ئێستا نازانم بە ئستسنا شتێ بێتە پێشەوە کودەتایەک ڕوو بە شتێک بێتە پێشەوە ئەجینا ڕەوتی گشتی سیاسەتی ئێستای نێودەوڵەتی لەگەڵ دەوڵەتە ئەقلیمیەکان بە ئاشکرا و بەنیهێنی ئەوەی ڕێککەوتون باقیەکەیشی بەرەو ڕێککەوتنە ڕوا ئێمە لەکوێین ئەوەی هەڤاڵ شێخ لەتیفوتی ئێمە هێشتا لە ناو بازنێکی داخراوین سەرۆکی پەرلەمان ئەگەڕێتەوە یا ناگەڕێتەوە سەرۆکی هەرێم بۆی درێژکەینەوە یا بۆی درێژ ناکەینەوە یەکێتی و پارتی ئەتوانن دەور ببینن بۆ ئاشکردنەوەی لایەنەکانیان ناتوانن پارتی گۆڕان ئەبینێ یا نابینێ گۆڕان ڕازیە پارتی ببینێ یا نابینێ ئەم پرسیارانەیە پرسیاری ترمان نییە ئێستا دوو دانە ساڵان پرسیارانەی هێنینەوە ئەیبین بەبێ ئەوەی بتوانین وەڵامێکی بابەتی عەقلانی بدەینەوە بەبێ ئەوەی هیچ لایەکمان بێ ئیستسنا هیچ لایەکمان مراجعەیەکی سیاسەتی خۆمان کردبێ و مەترسیەکانمان وەکو خۆی لە بەرچاو گرتبێ و سەرنجام هەندێک لە بڕیارە هەڵەکانمان کە کردومانە ڕاستکەینەوە و سەر لە نوێ سیاسەتی ڕاستتردا بڕێژینەوە وا بمێنینەوە بە دڵنیاییەوە نەک حکوومەتە نایارەکانی ئێستا خواخۆیانەوە بمێنینەوە و دوای ئەوەی کۆنگرە نێودەوڵەتیەکان دوای سیناریۆکانی چارەسەری کێشەکانی ئەم حکوومەتانە و پەیوەندی ئەم حکوومەتانە و دەوڵەتە گەورەکان کۆتایی پێێنن ئەو حکوومەتانە حەزەکەین باش دڵنیای بین یەک بستمان بە قەرز نادەنێ یەک بستمان بە قەرز نادەنێ وەکو لە مێژووە بستێکیان بە قەرز نەداوێتێ و حکوومەتە ئێستاکانی ئێستاشمان بە دڵنیاییەوە لەوە زیاترمان بۆ ناکەن کە تا ئێستا بۆیان کردوین شەڕیمان و نەمانیش لەسەر ئێمە ناکرێ ها وا تەسەوڕ نەکەین ئێستا دەوڵەتە گەورەکان شەڕیمان و لەناو نەمانمان لەسەرەکەن ئەوەی منێ خوێنمەوە ئەمەیە کە ڕۆژئاوای کوردستان لەبەرەوەی تا ئێستا هیچ جۆرە ڕێکەوتێکی کۆنکریتی لە نێوان پەیەدەوە هەندێک لە هێزە ڕادیکاڵەکانی ڕۆژهەڵات لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریا نییە و لە کۆنگرێکەکانی جنێڤ تا ئێستا قبوڵیان ناکەن تا ئێستا لەبەر ئەو دوو خاڵە یەک لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریا هیچ جۆرە ڕێکەوتنێک و دەستەبەرێک نییە دوو لە کۆنگرەی جنێڤ تا ئێستا مافی کورد دەستەبەر نەکراوە و پەیەدە قبوڵ نەکراوە ئەم سیناریۆنە ئەگەر بچێتە سەر بەم سیاسەتی ئێستای حکوومەتی سووریا و بەم عەقڵیەتی ئێستای ئۆپۆزیسیۆنی سووریا و بەو ڕێکەوتنەی کە بەڕێوەیە لە بینی سووریا و تورکیا ڕۆژئاوای کوردستان لە هەموو بەشەکانی تری کوردستان مەترسی زیاتر لەسەرە باکوور بێگومان قارەمانن مقاومەتی گەورەیان کرد شەڕی زۆر قارەمانە ناکەن لە هەڵبژاردنەکەی پارە هەفتا کورسیان بردەوە هەمومان شانازیمان پێوەکردن ئێمە ئەو سیاسەتە ئەڵێ بکە یەکێتی پێمان وتون یەکێتی ئەو کاتە وتمان هەدەپە بچنە حکوومەت نەچوون وتمان بچن نەچوون تکامان لێکردن بچنە ناو حکوومەت نەچوون وتمان یەک وەزارەتان بەرێ بچن با ئاک پارتی وەزارەت لەگەڵ ئێوە تەشکیلکە دوای مانگێک وەرنە دەرەوە حکوومەتەکە ئێوە ئەبنەمای ئەوەی بڕوخێەوە ئێوە ئەبنەمای ئەوەی هەڵبژاردنی پێشوەتە بەکرێت نەڕۆشتن بەداخەوە نەڕۆشتن دوایی ئاکەپا هەڵبژاردنی پێشوەختی سەپاند و سەرنجام زۆرینەی برد و حکوومەتی بەتەنها تەشکیل کردەوە ئەوە زەرەری دووەم ئێمە بەڕێرە بە ڕاشکاوی ئەبێ بیڵێین ئێمە لە ئەوڵەوە تا ئێستا و تا ئایندەش پێمان باش نەبوو خەباتی چەکداری لە شاخەوە بگوێزرێتەوە ناو شارەکان گوێزرایەوە لە نەتیجە پاشەکشیان کرد کارێکی مۆفەق نەبوو 1 ملیۆنی و ئینسانی کورد لەو شارانە ئاوارە بوون حکوومەت کەمین بوو داینابوو حکوومەت لە شاخ دەرەقەتیان ناهات ڕای کێشان بۆ ناو شار لە ناو شار دەرەقەتیان دێت لە ماڵ بە ئاسانی گەمارەوە درێ شارۆچکە بە ئاسانی گەمارەوە درێ شەڕی شار بە درێژایی مێژوو لە سەردەمی لە کۆتایی سەدەکانی هەژدەوە شەڕی شار شکستی خواردووە لە تاریخە ئەگەر چی کەرکووک شەنگال مەخمول خانەقین لەولا
جەلەولا قەرەتەپا جەبارە هەموو ئەم ناوچانەیە دووس خورمات و بەدەست ئێمەوەیە کەچی تەڕەدودمان هەیە بۆ ئەوەی حەسمی کەین ئەم مەسەلەیە کە با بە مادەی دەستوری داوی دێتێ ساڵانی جێبەجێکردنی بڕگەکانی مادەی دەستوری تێپەڕیون خۆتان جێبەجێ ناکەن پێش داعشی جێبەجێیان نەکردووە و نەبێ بڵێن بۆی داعشەوە بیانوێنێ جێبەجێ ناکەن ئێمە دانیشتوین تا هاتووە ناکۆچیەکانی بینی خۆمانمان قوڵ کردووە لەسەر ئەوەی ئاسایشی کاممانە پۆلیسی کاممانە قەیمەقامی کاممانە لەم شار لەو شار لەسەر پۆلیسێک هەڵەدەین بەڵام لەسەر چارەنووسی ئەم ناوچانە هەڵنادەین دوا بڕیاری لەسەر نادەین بە دڵنیاییەوە وەزعەکە بەرە ئەوە بڕوە ئەم دەوڵەتە ئەقلیمیانە لەگەڵ دەوڵەتانی ڕۆژئاواڕێکەون دڵنیابین ئەم ناوچانە کەرکووک خانەقین شنگال ئەم ناوچانە بە ئاسانی بە ئێمە حەسم ناکرێ بێتە سەر کوردستان و جێیشی عێراقی و دەوڵەتی عێراق کە خۆی گرت ئەم دەوڵەتە نابێ و دەوڵەتانی ساڵانی ڕابردوو نابێ لە بەرامبەر ئێمە و معادالەتەکانیش لەگەڵ ئێمە بەو نەوع سەیری ناکە بەو نەوع سەیری ناکە خۆشتان ڕۆژهەڵاتی کوردستان نەزانن لە ساڵی 1982-83ەوە ئەمانە هێزە کوردستانیەکان لەوێ پاشەکشیان کردووە ئەوە بۆ 32-33 ساڵە چێت لە ئۆردگاکانن میوانی ئازیزی ئێمە معقولە لە 33 ساڵە نەتوانن لە بینی خۆیانە لایەنی کەم لەسەر یەک خاڵی سیاسی ڕێککەوتنێک کە ئومێدێک بدا 30 ساڵ دانیشتون مناقشەکە ناتوانن جەبهەیەک دروستکەن وەڵامی مێژوو چۆن بدرێتەوە ئەگەر موئامەرە هاتە پێشەوە هەر سیناریۆیەکی تر هاتە پێشەوە هەر سیناریۆیەکی تر هاتە پێشەوە توانی سیناریۆکە جەزرە بەمان لێدا خۆمان زەمینە خۆشکەری جەزرە بە لێدانەکە نابین خۆمان بەشێک نابین لەوە ئەگەر وابێ بۆ گلی لە شێخ مەحموود دەکەین بۆ گلی لە شێخ سەعیدی پیرانەکەین بۆ گلیمان لە سمکۆ کرد بۆ ڕخنە لە قازی مەحەمەد دەگرین بۆ ڕخنە لە ڕاپەڕینەکانی بەرزانی ئەگرین ئاخر فەرقی چییە؟ ساڵی 1911 لە منتەقەی بەرزانەکان ڕاپەڕی نەبوو شێخ مەحموود لێرە لە پێنجوێن شەڕی لەگەڵ ڕووسە کرد بە دیفاع لە عوسمانی لەولا دژی عوسمانی بوون لەولا دیفاعمان لە عوسمانیە کرد ئینگلیز هاتووە بە هەموو قووەتی خۆی چون لە شوعێبە شەڕمان کرد سمکۆ شێخ مەحموود شێخ سەعید بەرزانیەکان لە هەموو بەشەکانی کوردستان ڕاپەڕی نەبووە لایەنی کەمی ئیتیفاقی سیاسی لە بینیان نەبووە سەرنجام اتفاقی لۆزان سیڤەر گۆڕا بە لۆزان سەری هەمومانی خوارد مێژوو تەنها کەمال ئەتاتورک تاوانبەر ڕاکە کە سیڤەری لە ژێر فشار یا حکوومەتی پاشایەتی عێراق لە ژێر فشار سیڤەریان گۆڕی بە لۆزان خۆشمان تاوانباری سەرکردە و سەردارەکانی خۆشمان لە مێژووە نەیانتوانی هەلەکە باش بقۆزنەوە ئێستا حیزبی سیاسین چەپین ڕاستین ناوەڕاستین جۆرەها ئایدۆلۆژیمان هەیە جۆرەها تەجروبەمان هەیە سەرکردەی دیارمان هەیە ڕابەری دیارمان هەیە حکوومەتمان هەیە 30-40 ساڵ خەباتی چەکداری سیاسیمان هەیە 50 ساڵ زیاتر خەباتی سیاسیمان هەیە هەموو تەجروبەکانی تاریخمان لەبەرچاوە هەموومان لەبەرچاوە شکستمان خواردووە جۆرەها دەرسمان لە شکستەکان بۆ ماوەتەوە بەڵام یەک سوود لە یەک شکست وەرنەگیراوە بۆ ئەوەی ئەم کێشانەی ئێستای هەناوی حیزبە سیاسیەکان لە بەشەکانی کوردستان چارەسەرکەین ئەوە حکوومەتەکان کێشەکانی خۆیان چارەسەرەکەن ئێمەی حیزبە سیاسیەکان کە قوربانیە دەین بەدبەختیە دەین پێشمەرگە لە هەموو هێزێک زیاتر لە هەموو حکوومەتەکان زیاتر لە سوپای هەموو حکوومەتەکان زیاتر سەلماندی هێزێکی شەڕکەی جەنگاوەری قارەمانی خۆبەخشی دوژمن بەزیانە و هەموو دینەشایەتی ئەیە کە پێشمەرگە بەرگری لە ئازادی دنیاکە بەڵام بۆ ئەوەی ئازادیەکەمان دەستە بەرکەین لە ئایندا و لە هەر ئەگەرێک لە ئەگەرەکان کە دێتە پێشەوە کێشەکانی ناوخۆمان چارەسەر ناکەن من ئەمە هەموو بە مەترسێکی گەورە ئەبینم بەڕاستی بە مەترسێکی گەورە ئەبینم زۆریش گەورە ئەو کۆبوونانەی جەزائیر خەتەرە گۆڕانکاری لە ئاراستەکانی دوای بەهاری عەرەبی خەتەرە ڕێککەوتنی ئەم حکوومەتانە لە دەوروبەرمان هەمووی بە ئاسانی وەری مەگرن نابێ بە ڕاگوزەر سەیریکەین
نابێ بەوە دەست خەڕۆ بین کە ئەقلیممان هەیە، پێشمەرگەمان هەیە، فڕۆکەخانەمان هەیە و پەیتا تا ئێستاش هێز دێت یارمەتیمانەدا. ئەمانە هەمووی بۆ یەک ستراتیجە ئەویش تێکشکانی داعشە. لە بەرامبەر ئایا دەستەبەری سیاسیمان لە کۆنگرەکانی نێونەتەوەی لە دەوڵەتە گەورەکان نەتەوەی گردۆکان لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئایا ئەمە کراوە دەستەبەرمان بۆ بەدیهاتووە؟ نەخێر. وە کاتێکیش دەوڵەتە گەورەکان گەیشتنە دوا سیناریۆی نێوان خۆیان و لەگەڵ دەوڵەتە دەوروبەرەکانمان ڕێککەوتن تەوقیعیان کرد، هیچ هێزێک نییە 100 بەرامبەر بە ئێستا پێشمەرگە و ئازایەتیمان هەبێ ناتوانین ئەو بڕیاری نێودەوڵەتیانە بگۆڕین. معادلەکان ئاراستەکان هەمووی ئەگۆڕێ ئەو کاتە. وەکو چۆن لە مێژووە هەر ڕێککەوتنێک کرابێ لۆزان کرا سەپاندیان، سەعەد ئاباد بوو، حلفی بەغا بوو، جەزائر بوو، پێش ئەوە ئەرزڕوم بوو، پێش ئەوە اتفاقی جەهاو بوو، جەنگی یەکەم بوو، جەنگی دێوەم بوو، کۆماری مەهاباد بوو، حلفی ئەتڵەسی بوو، هەموو ئەمانە کرا چووە سەر و سەپاندیان. پێم بڵێن گەلانی ئێمە لە مەنتەقەکە توانی بێتمان یەک حلفی ئیقلیمی یا یەک بڕیاری نێونەتەوەی نێودەوڵەتی لە دنیا بگۆڕین سەرنجامی خەباتی خۆمان. پێم بڵێن لەکوێ گۆڕیمانە؟ لە هیچ شوێنێکی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هیچ گەلێک نەیتوانیوە بڕیارێکی نێودەوڵەتی بگۆڕێ سەبارەت بە چارەنووسی مەنتەقەکە. ئەم جارە شوا بێت خەتەرتریش ئەبێت، بۆ هەندێک لە بەشەکانی کوردستان خەتەرترە بێت. من نامەوێت مجامەلە بکەم بەڕاستی، ئەگەر بمەوێ بە قەوانەکە بە دیوێکی ترا لێم سۆز ڕاکێشم و بە قسەی عاتیفی قسە بکەم و ئەوە بکەم ئاسانە ئەمە. دروشمی جوان بەرزکەینەوە ئاسانە ئەمە، هەمووی ئاسانە ئەمانە. تەوفیقی بم ئاسانە، هەلپەرست بم ئاسانە، بیر لە کۆمپانیەکانم بکەمەوە چۆنی ئەپارێزم ئاسانە. ئەمە هەمووی ئاسانە. لەم دەسەڵات مسۆگەرکە و ئەو مەسئول مسۆگەرکە و ئەم دەوڵەت مسۆگەر لە ژێرەوە لەگەڵ ئەو خۆت خەریکە ئاسانە. هەموو ئەم دەرگایانە بۆ هەلپەرست و بازرگانی شەڕ و ئەمانە هەیە کراوەیە. بەڵام بتانگرێنین، خۆمان بگرێنین باشە، ئازاری خۆمان بدەین باشە. بڵێن کاکە پارتی تاکەی، گۆڕان تاکەی، حزبە سیاسیەکانی تر تاکەی، یەکێتی تاکەی کێشەکانمان لە عێراق چارەسەر ناکەین. کێشەی نەوت بە چارەسەر نەکراوی ماوە، کێشەی ئابووری بە چارەسەر نەکراوی ماوە، جێبەجێکردنی دەستور بە چارەسەر نەکراوی ماوە، کێشەی ناوچە دابڕێنراوەکانمان بە چارەسەر نەکراوی ماوە، کێشەی پەرلەمانی کوردستان بە چارەسەر نەکراوی ماوە، کێشەی سەرۆکایەتی هەرێم بە چارەسەر نەکراوی ماوە، پرۆژەی دەستور بە چارەسەر نەکراوی ماوە، ڕێککەوتنی نوێی حزبە سیاسیەکان بەدی نایەت. لە ناوچەکەیە هیچ دەوڵەتێک نییە لە دەوڵەتەکانی ناوچەکە بتوانیت بڵێ لە ئێستاوە تا دوای هەموو ئەگەرەکان کە ڕوو ئەدەن لە ئایندا ئێمە ئەتوانین بڵێن ئەم دەوڵەتانەی دەوروبەرمان بە تەواوەتی پشتیوانمان و لێمان هەڵناگەڕێنەوە. تەنانەت دەوڵەتی عێراقیش ناتوانین وا بڵین کە دەستوریشمان هەیە لە عێراقا. خۆ لە دەوڵەتانی دەوروبەرمان نە دەستور هەیە و نە زەمانی دەستوری هەیە و نە هیچ ڕێککەوتنێکی سیاسیش هەیە لەگەڵ حزب ئۆپۆزیسیۆنەکانی بەشەکانی کوردستان و ئەم دەوڵەتانە. ئەوە هەر هیچ نابێ بیری لێ بکەینەوە، چاوەڕوانەوە بکەین لە دوای ڕێککەوتن لە بینی دەوڵەتە گەورەکان و دەوڵەتە ئەقلیمیەکان خێرێک بە بەشەکانی کوردستان بکرێ. لای ئێمە ئەوانەش هەیە و دەستوریش هەیە و ڕێککەوتنیش هەیە و ئەم هەموو قارەمانێتیش هەیە. هێشتا لەسەر لاینی کەم لەسەر ناوچە دابڕێنراوەکانی کوردستان دەبێت زۆر نیگەران بین، زۆریش مەترسیمانە بێ بەڕاستی. بۆیە لەبەردەمانە ماوەیەک ماوە، لەبەردەممانە ماوەیەک ماوە. ئەم ماوەیە وەکو ماوەکانی تر ڕاگوزەرینین، فەرمون وای ڕاگوزێرن، هەمومان باوە ڕێگوزەرین بۆ باڵی مێژوو لە ئەستۆی هەمومان، بەڵام زیاتر لە ئەستۆی ئەو لایەنانەی کە ئەتوانن چارەسەریکەن و بە وازحیش ئەیڵێم. دەرەجەی یەکەم پارتی و جەنابی کاک مەسعود مەسئولە، دەرەجەی یەکەم، چونکە تا ئێستا دەسەڵاتی یەکەم لای ئەوانە و دەستپێشەکەی کاک مەسعود فەرقەکە لەگەڵ دەستپێشکەریەکی یەکێتی، فەرقەکە لەگەڵ دەستپێشکەریەکی گۆڕان، یەکگرتوو، کۆمەڵ، سۆشیالیست، بزوتنەوەی ئیسلامی یا زەحمەتکێشان یا حزبی شووعی. کاک مەسعود ڕئیس وزەرای ئێستا، دەستپێشکەری ئەوان، حزبی ئەوان، بڕیاری ئەوان تا ئێستا لە ئاستی چارەسەرکردنی ڕووداوەکان و کێشەکانە نەبووە. تا ئێستا کار و کاردانەوە دەورە بینێ،
فلان حزب وایوت فلان مەسئول وایوت فلان بەڵگەم لەلایە ئەمە قبوڵ ناکەم ئەوە قبوڵ ناکەم ئەمە بۆ ناوماڵی خۆمان تا ڕادەیەک تۆ تێرەکە هەندێک لە ئازارەکانت ئاسوودە ئەکا بەڵام بۆ ڕەهەندی استراتیجی بۆ ئەگەرە مەترسیدارە چاوەڕان کرا و چاوەڕوان نەکراوەکانمان ئەم جۆرە سیاسەتەی تا ئێستا گیراوەتە بەر دادی ئێمە نادات بۆیە یەکەم حزب پارتیە یەکەم کەسایەتی جەنابی کاک مەسعودە کە دەبێ ڕابچەڵەکێن و ورتر هەمەلایەنەتر بیل لە جۆرێک لە چارەسەر بۆ ئەم قۆناغا هەتا هەڵبژاردنی 2007 بکەین و دڵی ملەتەکەمان خۆشکەین و بە هەمووشمانەوە هەوڵ بدەین تەنگ و چەڵەمە ئابووری و سیاسی و ئیدارەکانی کە ئێستا خەڵک پێی ئەناڵێ بەڕاستی ئازارێکی زۆر زۆری خەڵکی داوە ئەم تەنگ و چەڵەمانە هەڵ بدەین دوای چارەسەری سیاسی پەرلەمان کەوتە کار مەسەلەی سەرۆکایەتی هێرم چارەسەر کرا اینجا نەرم کێشە ئابووریەکانشمان چارەسەرکەین دوای ئەوان یەکێتیی نیشتیمانی کوردستان مەسئولین یەکێتیی نیشتیمانی کوردستان ڕاستە ئێمە لەگەڵ گۆڕان ڕێکەوتوین و پاشیمانیش نین لە ڕێککەوتنەکە مناقشە هەیە لە سەریانی ئەمە مەوزوعێکی ترە لە ناو خۆمان هەیە لە دەروی خۆمان هەیە مەوزوعێکی ترە بەڵام سەرکردایەتی هاوبەشی یەکێتی گۆڕان لە 7 خاڵە ڕاگەیەنراوێکیان دەرکرد لە دوای ڕێککەوتنەکە ئەگەر ڕێککەوتنەکە ڕخنەی لەسەرە لەلایەن پارتیەوە خۆ ئەو 7 خاڵە لە سەرکردایەتی هاوبەش بە ئامادەبوونی بەڕێز نەوشیروان مستەفا بەڕێز دکتۆر بەرەم ساڵح بەڕێز هێرۆخان کە ئەوانە تیابوون تەوقیعیان کردووە خە لەسەر ئەو 7 خاڵە هیچ گلەیەکیان نییە پارتی دەیفەرمون ئەو 7 خاڵە بکەین بە ئەساس بوو گفتوگۆ لەسەر چی وەستاون هەمومان لەسەر چی وەستاوین با بە ڕێککەوتنەکەی ئێمە و گۆڕان لەسەر 3 خاڵ 4 خاڵ ڕخنە هەیە لێ یەگەڕین ئەوە بۆ 6 مانگی تر بۆ ساڵێکی تر بەڵام شتێکی تر پێشکەش کراوە 7 خاڵ پێشکەش کراوە تۆ بۆ بە ئەسەری ڕەجعی یەی تەعاملم لەگەڵەکەی بۆ بە ڕێککەوتنە تازەکە بە بڕیارەکە تازەکە نایی مەفاوەزاتێکی تازە لەگەڵ یەکێتی و گۆڕان بکەی با بە لەگەڵ یەکێتی بکە قەینا و لەگەڵ گۆڕانیش دوایەوەی بکە و دوایە بە یەکەوە هەمومان بیکەین 7 خاڵی باش پێشکەش کراوە ئەو 7 خاڵە نایابە هیچ نیگەرانیی تیان نییە نەرمە ڕێکوپێکە بچووکترین نیگەرانی نەبوو جەنابی کاک مەسعودیانە بۆ پارتیتیایە فەرمەوە عەرزەوە گەز با لەسەر ئەوە گفتوگۆ بکەین حزبەکانیش یارمەتیمان بن کاکە خۆ ئەوە فەرمووی پێتان ئەڵم بەراوردی کەن 7 خاڵەکە خاڵ بە خاڵی بخوێننەوە هیچ شتێکی تیان نییە نە کاک مەسعود نە پارتی نە هیچ لایەک لی نیگەران بێ ئەبەدەن تیان نییە وا پێشکەش کراوە کە حەلی مشکلەکان بکرێ فەرموون لەسەر ئەوە با بکەینەوە گفتوگۆ و پێش دیاری تر با بێتێ پێشەوە کاک مەسعود تۆ پیاوێکی گەورەی خۆ بنوێنە پارتی تۆ حیزبی دەسەڵاتداری دەسەڵاتی خۆتان بۆ چارەسەرکردنی کێشەکان بنوێنن نەک بۆ قوڵکردنی کێشەکان یەکێتی حیزبێکی گەورەی یەکێتی جەنابی مام جەلالت هەیە یەکێتی تۆ لە 600-700 کیلۆمەترە داعشت تێکشکانوە ئەم مشکلە بەسیتانە چێ ناتوانانی تێکی بشکێنی لە خۆبردەیە هیچ عیب نییە بۆ حیزبی گەورە تەرحی تازە عیب نییە هیچ ڕێککەوتنێکیش قورعان نییە تەنها قورعان ناتوانانی دەستکاریکەی پیرۆزەکەی ئەمە ڕێککەوتنە کاکە بە درێژایی مێژووی یەکێتی ڕەنگە لایەنی کەم 100 تا 120 ڕێککەوتنمان لەگەڵ حیزبەکان و لە نێو خۆمان و لە ناو لایەنەکانە بوو بێ پیاشا چوونێتەوە گۆڕیشمانەوە وازیشمان لێنەوە هی تازەشمان تەوقیع کردووە پارتی زیاتر کاکە خۆ لە جود و جەوقەت ناکۆکتر نەبووین چیمان بە یەک نەکرد کاکە خۆ لە شەڕی ناوخۆ کێشەمان زیاتر نەبووە چەندمان لە یەک نەکوشت لە نەتیجە چی بوو ڕێککەوتین یا ڕێک نەکەوتین کاکە ئەگەر داش بەداش ڕێک ناکەوین حزب بە حزب ڕێک ناکەوین ئێستا هەلومەرجی بابەتی هاتۆتە پێشەوە هەلومەرجی بابەتی کە یێتە پێشەوە تەحەکوممانە بێت یا بکە کاکە لە 76 هەتا ساڵی هەتا یەکێتی و پارتی لە ساڵی 1970 ڕێککەوتین حزب بە حزب من بە ئێواڵم بە هیچ شێوەیەک ڕێک ناکەوتین هەمومان لێرە دانیشتون پێشمەرگە دیرینەکان کارەکتەری هەموو ئەو ڕووداوانە بووین کە هەین بەڵام زۆریفی مەوزوعی کە گۆڕا ئەنفال کە ڕوویدا دیاتەکان کە نەما بەدبەختەکان کە ڕوو بمان بوو کیمیا و هەڵەبجە و بەدبەختەکان هات بەسەرمان کە زۆریفی مەوزوعی گۆڕا ڕێککەوتوین جەبهەی کوردستانیمان دروست کرد دوایەوە شەڕی ناوخۆ دەستی پێکردەوە
هەلەکانمان قۆستەوە و سەرکەوتین گەورەمان بەدەستێنا دوایی قیمەتمان نەزانی دیسان شەڕی ناوخۆ دەستی پێکرد شەڕی ناوخۆ دەستی پێکرد چیمان نەکرد کاکە کام دەوڵەتمان لەم دەوڵەتانی دەوروبەرمان نەمان هێنابێ هات شەڕمان کرد بووین بە بەشێک لە معادلاتی ئیقلیمی بەدبەختیەکانمان و بەسەر خۆمان هێنا لە نەتیجە چی بوو لە نەتیجە ساڵی 1998 لە واشنگتن جەنابی ئۆڵبرایت دەرگای وەزارەتی خارجیی بۆ کردینەوە وتی فەرموون ڕێککەون و کۆتایی بە کێشەکانتان بێن لە ئێران ڕێککەوتین سوودی نەبوو لە تورکیا ڕێککەوتین سوودی نەبوو لە پاریس ڕێککەوتین سوودی نەبوو واشنگتن ڕێکی خستین لە دوایەوە وردە خۆتان نەزانن دەستپێشکەرەکانی جەنابی مام جەلال و بینینی کاک مەسعود وانە وردە معادلەکەی گۆڕی کە گۆڕی پەرلەمانمان یەک خست حکوومەتمان یەک خست خۆمان ئامادە کرد بۆ ڕوخانی سەدام من لە ئێوە پرسم ئەگەر ئەو ڕێککەوتانە لە بێنمان نەبوایە وە سەدام بڕوخایە بە وجدانتان لە کەرکووک یەکێتی و پارتی یەکترمان نەکوشتەوە جارێکی تر هەڕە شەشمان لێکرا کە چوینە ناو کەرکووک هەڕە شەشمان لێکرا خۆزگە باشتر پێشتر ڕێککەوتینەوە هەڕە شەشمان لێ نەکرایە ئێستا ئەو بەشە تەعریبەی هەڕەشە لە چارە نووسمانەکە ئەو بەشە تەعریبەش نیوەیمان ئەو کاتە دەرکردایە ئێستا کەرکووک ئاسانتر ئاهاتە سەر کوردستان وەکو چۆن خانەقین ئێستا بڕیارێکی ئێوێ مەخمون بڕیارێکی ئێوێ کەرکووک وان نەماوە ئێستا باشە حکوومەت ڕووخا بەڕێککەوتوی چوینە حکوومەت و دەستور و هەموو دەستکەوتەکان لە بەرچاو بگرن دەی ئێستا دیسان هەلومەرجێکی بابەتی هاتۆتە پێشەوە کاکە هەلومەرجی بابەتی لێدانی عێراق ئەمەلی ڕوخانی سەدامی تیا بوو هەلومەرجی بابەتی لێدانی عێراق و ڕوخانی سەدام دەستکەوتەکانی دەستوری تیا بوو بەڵام هەلومەرجی بابەتی ئێستای ڕێککەوتنی نێودەوڵەتی و دەوڵەتە ئەقلیمیەکان دەستکەوتەکان لەناوە بە خەتەر لەسەرمان هەیە ئەمە ترسیەکانە بە ڕێکمان خاتەوە ئەویان دڵخۆشکەرە بوو هەلومەرجە بابەتێکە بیقۆزینەوە دەستکەوت بەدی بێنین ئەمیان دڵتەنکەرەیە دەستکەوتەکانمە لەناوە بە بەشێک لە خەباتی سەرکەوتوی ئێستای بەشەکانی کوردستان موامەرەی لەسەرە ئەخت چ معقولە تا ئێستا بەینی پەیەدە و پارتی خراپە بەینی پارتی و پەکەکە خراپە بەینی پارتی و گۆڕان خراپە بەینی هەرێم و بەغا خراپە ئەمە تراجیدیایە ئەمە پێکەنینە کۆمیدیایە چییە ئەمە معقولە ئەم ڕقەبەرایەتیە بەم حەدەکە سێ بەشی کوردستان ناتوانین لایەنی کەم لە بین خۆمان ڕێکەوین لە ناو خۆشمانە ناتوانین ڕێکەوین پەیەدە لەگەڵ حزبەکانی ڕۆژاوە ناتوانین ڕێکەوێ پەکەکە ئەوە سیاسەتێکی لەگەڵ حزبە ناکۆکەکانی هیچ ڕێکەوتنێکی نییە لە باکووری کوردستان ئەوە پارتی و لایەنەکان ئەوە ئێمە و لایەنەکان ئەمە تاکەی ئەمە بوا بمێنێ ناکرێ ئێمە وا بمێنین وەکو وتم هەلومەرجی بابەتی ئەم جارە مەترسیتیایە هەلومەرجی بابەتی 98 تا 91 فرسەتی تیا بوو بۆ سەرکەوتن هەلومەرجی بابەتی 2003 ڕوخانی سەدام فرسەتی تیا بوو بۆ دەستور و بۆ چەسپاندی فیدراڵ هەلومەرجی بابەتی ئێستا بەهاری عەرەبی لە پاشەکشایە دەوڵەتەکان ڕێکەکەون دەوڵەتە گەورەکان لەگەڵیان ڕێکەکەون دەوڵەتە ناکۆکەکانی منتەقەکە کە بە هیچ شێوەیەک مافی کورد ناسەلمێنن ڕێک ئەکەون لە بێن خۆیان ئەمانە بە ڕێک نەکەوتووی مافی ئێمە ناسەلمێنن کە ڕێک کەوتن چیبان بەسەری هێنن ڕێک نین ئێستا لایەنی کەمی مافی ئێمە زمانی کوردیە قبوڵی ناکەن زمانەکەمان ڕێگەمان نادەن کە ناکۆکن کە ملەت لیان ڕافەڕیوە کە شەڕ و شۆڕ لە منتەقەکانە هەیە یعنی بوون و نەبوونی حکوومەتی بەشار ئەسەد لە غەرغەرا بوو ئامادە نەبوو زمانی کوردی قبوڵکە ئامادە نەبوو شوناسی نیشتیمانی بە کورد بە دەی ئەگەر ڕێککەوێتەوە لەگەڵ تورکیا علاقەی تورکیا و سووریا وەکو علاقەی سووریا و ئێرانی لێبێ وەکو علاقەی سووریا و عێراقی لێبێ ئەمە چی لێ چاوەڕوانەکرێت تورکیا چی لێ چاوەڕوانەکرێت ناکرێت ئێران لە چاوانە کەمترین مشکلەی هەیە ڕۆژ هەڵاتیەکان هەر چاوەڕوان مەکەن بەو هەموو مشکلەی ئێوە هاتانە و بەو کەم مشکلەیە کە ئێران لەگەڵ دەوڵەتانی دنیا ئەوە هەیەی مافەکانتان وەربگرن
پیاچوونەوە زۆر گرنگە بەم ستراتیژیانە بەم سیاسەتانە بەم هەڵانە هەمومان کردومانە مەڕ بە پێی خۆی و بزنیش بە پێی خۆیاڵە واسرێ عەرەبی شەڵە طیور على ئەشکالها تەقع ملەتەکەشمان ئەوەنە تەجروبەی هەیە هەڵەکان باش تەوزیعکە خانەی هەڵەکان باش دیاری بکە با نەگاتە ئەوەی لوتمان با لە بەردی ئەلحەد کە گەیشتە ئەو کاتە بشڵێن سەدەق قیمەتی نامێنێ تازە لە ژێر بە ئەلحەدەکەین هەموو ڕێکەوتێکی نێودەوڵەتی لەگەڵ ئەم دەوڵەتە ئەقلیمیانە ئەلحەدە ئەلحەدی ئەم ڕووداوانی ئێستا و ئەم هەلانەی ئێستایە کە بۆ ماڵ هەڵکەوتون کە لوتمان لێیدا هەزار جار بڵێ سەدەق قیمەتی نامێنێ من پڕبەدڵ و مێدەوارم ئەم قسانەم بە پەرۆشی وەرگرن نەشمیز بە حزبایەتی قسە بکەم بەڕاستی بە پەرۆشی وەربگیرێ پڕبەدڵ و مێدەوارم هەموو حزبەکان لەبەر ڕۆشنایی ئەمەی کە هەیە ظروفێکی مەوزوعی مەترسیدار لەبەر ڕۆشنایی ظروفێکی مەوزوعی مەترسیدار قسە بکەین و چارەسەری کێشەکان بکەین کۆتایی قسەکەشم ئەوەیە وا پەرلەمان ئیزن دراوە پشکە حکوومەتی گۆڕان ئیزن دراوە ناکۆچێکی قوڵ لە بینی گۆڕان و پارتی هەیە پەیوەندی یەکێتی و پارتیش وەکو جاران نەماوە باشە حزبە ئیسلامیەکانیش سیاسەتیان ئێستا بۆ چۆنەتی چارەسەرکردنی کێشەکان وەکو ئەو کاتەنیەکە هاتنە ناو ئەم حکوم ئەم کابینەیە سیر ئەوەیە یەکێک لە گرێکوێرەکان کە هەموو کێشەکانی لێکەوتەوە مەسەلەی سەرۆکایەتی هەرێمە ئەمەی لای من سەیرە ئەمەیە لەوەوە لە چارەسەر نەکردنی درەژە پێدانی سەرۆکایەتی ئێستای کاک مەسعودەوە باقی کێشەکان ڕوویدا لێی کەوتەوە ئەوەی لای من سەیرە تا ئەم چرکە ساتەی من لە خزمەتتان ئەم قسانە ئەەکەم یەک حزب بە گۆڕانیشەوە بە ئێمەشەوە بە کۆمەڵیشەوە بە یەکگرتووشەوە یەک حزب نەیوتووە ئێمە کاک مەسعودمان قبوڵ نییە ئەی شەڕ لەسەر چیەکەن کاکە کە قبوڵتانەوە ڕێککەون ئەخۆ خۆ نەتان تۆ قبوڵمان نییە جارێکی تر سەد ڕخنەتان لە یەکێتی نیشتیبانی کوچان کرد کە ئێمە 2 ساڵەکەمان بۆ کاک مەسعود درێژ کردەوە ئێمە ئەو ڕخنانەکە لە ئێمە گیرەوە مازانی هەمووتان لە دوایەوەی کە 2 ساڵەکە تەواوە بێقی تر قبوڵتان نییە کەستان کاک مەسعودتان قبوڵ نییە خۆ تا ئێستا هەمووتان نەتان تۆ قبوڵمان نییە هەمووتان هەر وەکو ئێمەن وەکو خاڵەقینە لە گشتمان لەچین برایەکین دەیەگەر قبوڵتانەوە ڕێگاکانی قبوڵکردنەکە بدۆزنەوە و چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی پەرلەمانش بدۆزینەوە کاکە ئەو دوو گریەیە گرێی سەرۆکایەتی هەرێم و گرێی سەرۆکایەتی پەرلەمان باقیەکەی بە ئاسانی چارەسەرەکرێ من پڕبەدڵ و بێدەوارم یعنی ئەمە ئەم قسەی کە کردم وەکو خۆی لێم وەربگیرێ من مەبەستم تانە لێدانی هیچ لایەک نییە حەقیقەتەکە وایە هیچمان نەمان و تۆ کاک مەسعودمان قبوڵ نییە و هیچ لایەکیشتان کاندیدتان نییە بۆ سەرۆکایەتی ئێرەمەگەل انتیخابات ببێ ئەی بەدیار چێوە دانیشتون کاکە بەدیار گۆدۆوە دانیشتون بەردەکە بەنەسەر شاخ و تلۆر بێتەوە بۆ خوارەوە بۆ سەر هەمومان ئێکاکە کە قبوڵتانەوە ڕێگەکە بدۆزنەوە چۆن تا قبوڵە هەمومان بابی دۆزینەوە من کۆتایی بە قسەکانم مێنم ومێدەوارم ئەنی هەموو ئەوانەی ڕێی جیاوازیانەیە مایکەکە لە خزمەتیانە تریبوونەکە لە خزمەتیانە بتوانین مشتوماڵێکی بکەین و ئەم قسانەی کە کردوشمانە پێم وابێ ڕاستە و خۆش نەقڵەکرێ ومێدەوارم لە ناو خەڵکە لایەنی کەم 2-3 پرسیاری تازەی دروست کردبێ و هەمومان پەرۆشی ئەوە بین ڕێگە چارەی تازە بدۆزنەوە زۆر سپاس بۆ گوێگرتنتان و ومێدەوارم سەرکەوتین
جارێکی تر سڵاوتان لەبێ ئامادەبوانی بەڕێز زۆر سپاس بۆ جەنابی کاک مەلا بەختیار. بەڕێزان ئێستاش دەرگای پرسیار و وەڵام ئەکەینەوە بە پێتان ڕاگەێنین تەنها لێپرسرا و سکرتێری حیزبەکان دەتوانن بێنە سەر منەسەکە بۆ پرسیارەکانیان باقی میوانانی بەڕێز لە ڕێگەی وەرەقەیەکەوە پرسیارەکانیان دەگەێنە لە ئێمە و ئێمەش ڕادستی جەنابی کاک بەختیارەکەین بە وەڵامدانەوەی. ئێستاش هەر بەرپرس و لێپرسراوێک ئەتوانێت دەست بەرز بکاتەوە ئێمە لێرە ناوی بنووسین کە جەنابیان پرسیاریان هەبێ بێنە ئێرە. ئەو بەڕێزانەی کە پرسیاریان هەیە یاخود ئەیانەوێ بە نووسراو بینوسن پرسیارەکانیان بنووسن و ئاڕاستی ئێمەکەین تا پرسیارەکان بخوێنین و یاخود ئەو بەڕێزانەی کە خوازیارن ڕاستەوخۆ پرسیار و وتەکانیان پێشکەشکەن ئەتوان بفەرمونە سەر ستەیج یاخود لە ڕێی مایکەکەەوە لە خوارەوە لێتان وەرەگیرێ بەڵام داواکارین لە بەڕێستان پرسیارەکانتان سەرنج و تەبینەکانتان لە چوارچەوەی بابەتەکە تابێت کە کاک بەختیار پێشکەشی کرد. زۆر سپاستان دەکەین. هەر بەڕێزێک ئێوێ بێتە ئێرە پرسیاری هەبێ با جەنابیان بفەرمونون. بەڕێز کاک محەممەدی حاجی محمود پێوا بێ پرسیاری هەبێ با بفەرمێ. زۆر سپاس وەڵا بۆ ئێمەش لەخوار قسەمام کرا جێتان نەکرداینەوە. ئەلبەتە من پێشەکی زۆر سپاسی کاک مەلا بەختیارەکەم بۆ ئەو کۆبوونەوەی ئەم ئێوارەیە بەڕاستی بە جورئەتەوە ئازایانە قسەی کرد و ئەو قسانەی کە ئەو کردیەمی واقعی ڕەنگە من زۆر لەگەڵ قسەکانیان مەخالیف نەبم لەگەڵ زۆربەی بۆچوونەکانیان لەگەڵیمی بەڵام ئەبوو ئەو قسانە ئێمە بیکەین نە کاک مەلا بەختیار چونکە کاک مەلا بەختیار ڕاستە لێرە بە ناوی یەکێتیوە قسەی نەکردووە بەڵام کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان من پێم وانییە ئێستا لە پارتی کەمتر بێ لە کوردستاندا. یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە، خاوەنی دەریایەک خوێن و ڕووبارێک فرمێسک و هەزاران شەهید و ئێستاش لە بەرەکانی جەنگدا ڕۆژانە سندوقی خوێناوی بۆ ماڵەکانیان دێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان عەلاقاتی هەیە، هێزی پێشمەرگەی هەیە، ئاسایشی هەیە، ناوچەی هەیە، اقتصادی هەموو ئەمانەی هەیە. واتە بەشێکی کوردستان لە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان عەمەلیەن. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان من پێم وانییە لە پارتی کەمتر بێت، وەکو پارتی وایە لە کوردستان لە چاک و لە خراپ شەریکن لە وڵاتە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت قەرار بدا. ئەوەی لەگەڵ گۆڕان کرا ئەگەر لەگەڵ یەکێتی بکرا یەکێتی چییە کرد؟ گۆڕان نەیتوانی جواب باتەوە، وەزیریش و سەرۆکی پەرلەمان لابرا، بەڵام لەگەڵ یەکێتی بکردایەت هیچ نەبێت لێگەڵەیە کردەوە بین، واتە یەکێتی ئەیتوانی جواب بداتەوە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان مەوقعێکی بەهێزی هەیە ئێستا ولا چ لە کوردستان چ لە ناوچەکە چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یەکێتی نیشتیمانی کوردستان من پێم وانییە ئەوەندە زەعیف بێت سکاڵا بکات لە بەردەمی ئێمەدا. من پێم وانییە وا بێت حەقە ئێمە ئەو قسانە بکەین. بۆیە من لەگەڵ ئەوەم
یەکێتی نیشتمانی کوردستان ئەتوانێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان سبەی نەتایوەرە ڕێکەوێ هەموو چارەسەری کێشەکان بکە وم پێم وایە پارتیش ئەو مەوقیعی یەکێتی نیشتمانی کوردستان بەیان وەرەگرێت و لەگەڵیشا ئامادەیە ڕێککوێ لەگەڵیە ئەم جار حیزبەکانی تر هەمومان پشتیوانیان لێ بکەین بۆیە ئێمە بەش بە حاڵی خۆمان ئامادەین بۆ پشتیوانیکردن بۆ ئەو ڕێکەوتنە بۆ یەخستنی من لەگەڵ هەبوو ڕابۆچوونەکانم چ وەزی جیهانیەکە چه ئەقلیمیەکە چه کوردستان و چه ناوچەکە هەمووی ڕاستە و ئێمە لە دووڕێیانێکی خەتەرداین ئەو دووڕێیانە ڕەنگە بە نەتیجەکەی بۆ ئێمە باش نەگەڕێتەوە بەڵام ئەوە درەنگ نەبووە ئێستاش ئێمە ئەتوانین قەراری خۆمان بدەین لەم حاڵەتەی ئێستادا ئەتوانین قەراری خۆمان بین ڕێخستنی ماڵی کوردی یەکەڵوێتی سیاسی ئەوانە دەربارەوەی کە ڕێفراندۆم و دیموکراتی واقعی هەردووکیانە ئەوە هەردووکیانە لە لایەک هەلومەرجەکە یارمەتیەدا و لە لایەکی کێشەوە تۆگەڕایتەوە بە ناو خەڵک بە تاکیدەوە دیموکراتیەکە ڕێیەکە بگەڕێتەوە بە خەڵکی کوردستان بۆیە من هیوادارم کاک بەختیار نەک ئەم جارەش جارێکی تیژ لە شەوێک لە تەلەڤیزیۆن ئەو ڕێیانەشی من لەگەڵ ئەوانشی بووم واقعانە بوو لەگەڵ واقعی ئێسای کوردستان ئاگونجێ و بۆچوونی باشە خزمەت بە خەڵکی کوردستانەکە بەڵام نابێت کاک بەختیار وەکو حیزبەکانی ئێمە بێت سکاڵا بکە بێ قەرار بدەن یەکێتی نیشتمانی کوردستان خاوەنی قەرارە لە وڵاتە زۆر سپاس زۆر سپاس بۆ کاک محەممەدی حاجی مەحموود کاک حەمەی حاجی مەحموود بۆ ڕێیەکانی کە بە ڕەشکاوی دەری بڕی کاک حەمە مێژوویەکم هەیە لەگەڵی بەڕاستی ڕەگە لە هەمووتان باشتری بناسم ساڵی 76ەوە تا ئێستا ئیناسم پیاوێکی کۆڵنەدەرە پیاوێکی تێکۆشەرە خاوەن ڕێی خۆشێتی لە ڕاستیە کاک محەممەد ئەگەر من بمتوانایە قەرار بەم ئەم کۆڕەم نەئابەست حزبەکەی من لە دوای جەنابی مامجەلال تەرکیبەکەی وای لە هاتووە نە من نە هیچ کەسێکی ناتوانێت قەراری وەکو مامجەلال بین بەڵام لە ناو حزبەکەم جەنابەت شایەتی لە کۆبوونەکان لەگەڵمان بووی لە مفاوەزاتەکان لەگەڵمان بووی ئەمەی ئێستا وتومە لە هەموو مفاوەزاتەکان بەشێکی وتووە و ئەو نامیلکەی چاپمان کردووە لە مانگی سێی پارەوە من ئەم قسانە ئەنووسم لە کۆڕەکانە باسم کردووە خەفەتی من ئەوەیە کە بەداخەوە کەمتر گوێ ئەگرێ لەم قسانە ئەوەنی ڕقی حیزبایەتی بە یەکە ڕێژین لە ڕووی مەوزوعی ڕووداوەکان وەکو پێویست لێک نادەینەوە ئەوە سەبارەت بەوەی من ئایا بمتوانایە قەرارە مەدایە نەمدا دڵنیابە ئەگەر بمتوانایە ئەو قەرارە مەدا کە بە دڵی تۆ بە دڵی ملەتەکەمادا ئایا لە پارتی کەمترمان پێ ئەکرێ ناکرێت لە حەقیقەتە لە قوربانی لە پێشمەرگایەتی لە ئازایەتی ئێمە خۆمان لە هیچ هێزێک بە کەمتر نازانین و ڕەنگە ژمارەی شەهیدەکانمان و تابوتی خوێناویەکانمان بیسەلمێنێ کە ئێمە لە حیزبەکانی تر بە پاتیشەوە تەسحی زۆرترمان داوە لەم شەڕانی دژی داعشیشە ئەمە وازەحە بەڵام پارتی دەسەڵاتی بەدەستەوەیە سەرۆکی هێرێم پارتیە سەرۆکی حکوومەت پارتیە ئاژانس پارتیە زۆرینەی لیستی پەرلەمان لە انتخابات برابێتەوە لیستی پارتیە بەدەستی منیە من قەت ئەمەم پێخۆش نییە پێم خۆش بۆ حزبەکەی من یەکەم بێ پێم خۆش بۆ حزبەکەی من سەرۆکی هێرێم بێ پێم خۆش بۆ حزبەکەی من بە بەردەوامی سەرۆکی وەزیران بێلایەنی کەم بەڵام وانە حقیقەت ئەوەیە کلیلی حال ئێستا لەولایە حزبی ئێمە لە دوای ئەوان ئەتوانین کاریگەر بین معادلە بگۆڕین ئەمە ڕاستە ئێمە سەر ڕێفراندۆم ئەو قسانە من ئاماژەیەکم بە ڕێفراندۆمدا لێرە پێویستەکە بەڕاستی ڕوونی کەمەوە لە خاڵەکانی شاهەیە لە داوەتنامەکەش نووسیمانە مەبەستمە بڵێم ئامادە بووان ڕێفراندۆم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مافی دیموکراسی نییە نادەنێ چاوەڕە نەکەن هیچ حکوومەتێک ئەو مافە دیموکراسیمان بداتێ ڕێفراندۆم لە وڵاتانی ئێمە قۆستنەوەی هەلە قۆستنەوەی هەلە وەکو جنوبی سوودان وەکو ئەریتریە هەل هاتە پێشەوە قۆستەوە براوەی نەت قۆستەوە حکوومەتی دیموکراسی لە منتەقەکە نییە تا مافی چارەنووسی بداتەیە لە هەموو منتەقەکە حکوومەتی دیموکراسی نییە چاوەڕوان نەکەن ئێمە وەکو پاشای سوید 1970 مافی چارەنووسی تەوقیع کرد بۆ نەرویجیەکان
1970 لینین مافی چارەنووس بۆ فینلندەکان تەوقیعەکە بەبێ یەک قەترە خوێن بڕێژرێ وەکو ئەوروپای ڕۆژهەڵات بەشی زۆری بوون بە دەوڵەت هەندێکیان هەر خوێنیشان نەڕشت ئەمە چاوەڕوان مەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێزت هەیە ناوچەی جغرافیت هەیە پشتیوانی نێودەوڵەتیت هەیە هەل دێتە پێشەوە بیقۆزەرەوە نایقۆزێتەوە ئەڕوا ئەوە مەبەست بە مافی دیموکراسیدان نییە خۆی بەشێکە لە مافی دیموکراسی ڕفراندۆم بەڵام کە دیموکراسی نەبێت نادرێتێ کە هەر هەڵکەوت بیقۆزەرەوە لە وڵاتی ئێمە وایە بێت سپاس هەڤاڵ ئازاد جوندیانی با بفەرمێت بۆ ئێرە کاک ئازاد بەڕێز نەجات سوورچی ئەو کاتتان باش دەستخۆشی لە بەڕێز مەلا بەختیارەکەم بە تایبەتی کە یەکەمین جارە ڕاستەوخۆ دەست لە سەبرینەکان دائنێ و نەختێک ڕەخنە لە پارتی دموکراتی کوردستان ئەگرێ کە سەبەبی هەموو قەیرانەکانی ئەم کوردستانەیە ڕێژەچم بۆ قسەکەی جەنابی هەیە کە دەرێ هەموو لایەنە سیاسیەکان بۆ مانەوەی سەرۆک بارزانی پێیان خۆش بوو ئێمە وەکو پارتی پارێزگەرانی کوردستان کاتی خۆشڕامانگەیان ئێمە لەگەمانەوەی مەسعود بارزانی نین بۆ ماوەی ببێنێتەوە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە ناشەرعی لەگەڵەوەی کە ئێوە 2 ساڵشتان بۆ درێژ کردەوە ئەمە نەتائیجی درێژکردنەوەی 2 سارەکەیتی ئێستاوە تقریبان 2 ساڵیت کە زیاد تێپەڕە بێ دەست لە کار ناچێشێتەوە سەرۆک بۆ ئەوەیە چارەسەری کێشەکان کە مامۆستا مەلا بەختیار بۆ ئەوەی نەبمێنێتەوە بەس بۆ ناو ئەمڕۆ زۆرۆفی کوردستان لە قەیرانێکی نەک بەس دارایی سیاسی و نێودەوڵەتیش وا تووشە بێ بەڕێزت ئاماژەت پێدا مەسەلەی ئیتیفاقی جەزایر شارەزاشە لەو ئیتیفاقانە بە تایبەتی دژ بە کورد منیش بە خەتەر یەزانم ئیشارەت پێدانی جەنابەت بۆی هەموو هاوڵاتیانی کوردستان خەمخۆرانی کوردستان خەمێک لەم ئیتیفاقیە ژێربەژێرەی کە نهێنیە هەموو کەسێک نازانی حسابی بۆ بکەین باشە بەران لەگەر ئەوەشدا نەتیجەی تەنازولاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە مامۆستا مەلا بەختیار بۆ پارتی دموکراتی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ئەمە نەتایجەکەیەتی ناکرێ هەر شتێکی پارتی دموکراتی کوردستان برێ ئێوە ڕەزامەندی لەسەر ببڕن بۆ نمونە کە سەرۆکی پەرلەمان ڕێگریان لێ کرد دەبا هەڵوێستێکی جددیتان هەبا لەسەر ئەم مەوزوعە وەزیرە بەڕێزەکانیان بە شێوازێکی زۆر ناشرین ئاودیوی دێگەڵە کرد ئێوە قاچێکتان لە هەولێر بۆ قاچێکتان لە سلێمانی بوو ئێوە حزبێکی گەورەی سیاسین ئەمڕۆ ئیتیفاقتان لەگەر بزوتنەوەی گۆڕان هەیە 42 کورسی پەرلەمانتان هەیە وڵایەنی تریش هەیە لە پەرلەمان پشتگیریتانە کە ئەتوانن پەرلەمان کارا بکەنەوە لە سلێمانی ئەوان 38 کورسین زۆرینە لەگەر بەڕێزتاندایە بەڵام بەداخەوە ناتوانن کارێکی وا بکەن پەرلەمان کارا بکەن و کارێن دەستگایەکی شەرعی کوردستانە ئەم ئیتیفاقی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ئەگە سەیری خاڵەکان بکەین لە بەرژەوەندی گشتی هەموو کوردستاندایە لە بەرژەوەندی تاکە حزبدایە بە پێچەوانی هەموو حزبەکانی کوردستان ئەجوولێتەوە نەتیجەی دەسەڵات تەسلیم ناکە شەفاف نییە سیستمی ناوێ ئەگەر بێت و سیستم هەبێ لە بەرژەوەندی پارتی دموکراتی کوردستاندانیە گرینگە ئەم ئیتیفاقیە لەگەر هەموو لایەنە سیاسیەکانی تری کوردستان کارا بکەن بۆی حدێک بۆ پارتی دموکراتی کوردستان دابنێن بەرێ هەندێک لایەنی سیاسی ڕێگر نەبووە کە مەسعود بارزانی بێتەوە بە سەرۆک بەرام ئەمە نەتایجەکەیتی بە جددی کە گەنە لای کاک مەسعود
وەلای بۆ ئەکەن کە دێنە دەرێ لە کۆبوونەوات باسی ئەکەن ئەبێ ئەمە جددی لەگەم مەسعود بارزانی باز بکرێ حدێک بۆ ئەم وەزعەدا بدرێ ئەگەنا کوردستان تووشی قەیرانێکی گەورە ئەبێ بەبیر بۆ چوونی من وەکو نەجات سوورچی هەتا لە هەیمەنی تورکی و ئێرانیش دەرنەچین چارەسەر و ئایندەی کوردستان لەوەی باشتر نابێ سپاس دەکەم سپاس بۆ بەڕێز نەجات سوورچی زۆر سپاس کاک نەجات خۆزگە کۆڕ نەبووە بمتوانێت بە سەراحەت جوابت ببەوە نا جوابی جەنابەت بەمەوە مەبەستمەوەیە بەڵام میوانی ئێمەی ڕێزە دەگرم باوەڕ ناکەم تۆ بتانی بە من بڵێیت تۆزێک ڕخنەی لە پارتی کرد چونکە تاریخی من بۆ دیفاع لە چەپ و لە ئایدۆلۆژێتی خۆم و لە سیاست معلومە ناتوانانی جەنابەت بڵێ تۆزێک ڕخنەی لە ماڵی منە سواگرز بکەم بە درێژایی ژیانی خۆم لە حزبێکم ئەو سیستەمە حزبایەتیم قبول نییە کە پارتی ئایدۆلۆژێتی پارتی و حزبەکەی جەنابیشت و سیستەمی هەرێمی حزبەکەی جەنابیشت لە سەری دامەزراوە بە هیچ شێوەیەکەوە قبول عەرزم کردن کە ئەگەر قسەکەی ئێمە هەڵەبوو ئەگەر بڕیارێکی ئێمە هەڵەبوو بۆ 2 ساڵ زیادکردنەوەی سەرۆکایەتی کاک مەسعود ئەی باشە ئەوە جەنابەت هیچ باقی حیزبەکان بۆ ئێستا ناڵێن ئێمە کاک مەسعودمان قبول نییە و کاندیدێک تەرشیحکەن با حیزبەکانی تر وا بڵێن خۆ من ڕوون قسم کرد حیزبەکانی تر ئەمەیان نییە کەواتە ئەو قەرارەی ئێمە ڕاست بووە و ئێستاش ئەم حیزبانە ئامادەن لەسەر هەندێک خاڕێکەون بۆ بۆی درێژکەنەوە بۆیە نە دژی مانەوەین نە کاندیدیشیان هەیە لە بەرامبەریە ئەوەری ئێمە نین من پێم وایە عاقڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوەیە دایمان بەرژەوەندی ملەتەکە خاتە سەر بەرژەوەندی حیزبایەتی خۆی هیچ حیزبێک لە خۆمان بە شۆڕژگێرتر و بە قوربانی بەخشتر نازانین بەڵام کاتە سەر مەسلحەتی ملەت مەسلحەتی ملەتەکەوەمان لێکە کە ئێمە هەموو مێژووی خۆمان و قوربانیەکانی خۆمان بچووکەینەوە مەسلحەتی ملت گەورەکەینەوە ئێمە ئەو 2 ساڵەمان بۆ کاک مەسعود زیاد نەکردای ئەو ساڵ دڵنیا دەکەم ئەو ساڵە لە ئێستا خراپتر ڕوویەدا بۆ ئاگداریت ئەو ساڵی کە بۆمان درێژ کرد دۆخەکە لە ئێستا زۆر خراپتر ئەبوو و ئێمە نامانەوێت تەحملی مەسئولەتی خراپتری وەزعەکە بکەین پارتی تەحملێکە بابی کە سەرۆکی پەرلەمانی دەرکردووە یا وەزیرەکانی گۆڕانی دەرکرد ئێمە ئەمە ناکەین ئێمە ویستیان جێگای وەزیرەکانی گۆڕان پڕکەینەوە نەمان کرد عەرزی زۆر گەورەتریان داینێ نەمان کرد دەستکەوتی زۆر گەورەترمان داینێتە نەمان کرد ئێمە بە دوای حەلی بنەڕەتیە ئاگەڕین جار نەرمین سازشەکەین ئەمە ئەکەین ئەمە مەسلحەتی ملەتەکە ئەیسەپێنێ بەسەرمانە تەنازل بۆ چارەسەری کێشەی گەورە عیب نییە بەعەکسەوە سووربوون بۆ چارەسەر نەکردنی کێشەی گەورە عیبە سووربوون لەسەر سیاسەتی غەڵەت چارەسەری کێشەکان نەکا ئەو سووربوونە لەسەر ئەو سیاسەتاڵەیەوە عیبە بەڕاستی ئێمە هیچ بە عیبی نازانین نەرم بین لەگەڵ پارتی نەرم بین لەگەڵ حزبەکەی جەنابەت نەرم بین لەگەڵ یەکگرتو نەرم بین لەگەڵ کۆمەڵ بۆ ئەوی ئەم خۆناغەتێ بپەڕین بەڕاستی هیچ بە عیبی نازانین چونکە یەکێتی کە نەرمە بێ خەڵک ئەزانێ لە مەسلحەتی دیموکراسی و چارەسەری کێشەکان نەرمە چونکە یەکێتی پێویستی بەوە نییە ئیزباتی کە ئازایە ئازانیە پێویستیمان بە من نەماوە ئەم وەرەقەیە بفرۆشین بە خەڵک ئەمە نافرۆشین بە خەڵک ئێمە چونکە لە هەموو ئیزباتمان کردووە لە زیندانە پەتی سێدارەکان شایەتمانە لە سەنگەریشە لە ڕۆژەکاری محنەتیشە لە دوای هەرێسیشەوە تا ئێستا پێویستا کە ئێمە پێویستیمان بەوە نییە کە بەڕاستی یعنی بیر لەوە بکەینەوە ئایا ئێمە حزبێکی ئازانی ئازانین ئەوەمان تێپەڕان لە تاریخە ئەوە ئازایەتی ئێستا تۆ کێشەی ناو خۆی حزبەکان و قانون و پەرلەمان چارەسەرکەیت ئەمە لای ئێمە ئەساسە سەرۆکی پەرلەمان کە دەرکرایە وەزیرەکان ئێمە هەڵوێستی زۆر جدیمان هەبوو هەمان ئەو هەڵوێستەیە کە حزبە 4 حزبەکە بەیەکەوە هەمانە کاکە نەجات 4 حزب بەیەکەوە پرۆژەیەکمان تەقدیم کردووە بۆ دیاریکردنی دەسەڵاتە قانونیەکانی سەرۆکی هەرێم تا ئێستا 1 ملیمەتر پاشەکشەمان نەکردووە و هەر ئێمەش لە حکوومەت نەماوێن لە دوای دەرکردنی سەرۆکی پەرلەمان حزبەکانی تریش ماون
و ئێمە ئەمەمان پێڕاسترا. ئێمە لە حکوومەت باەت نێدواوە پێشمەرگەش ئەبوو بە دوو هێز کاک نەجات کە پێشمەگە بوو بە دوو هێز دوو ئیدارەی دروست ئەبوو کە دوو ئیدارەی دروست بێ جاران لەسەر کڵاو قاسم شەرمان کردووە جاران لەسەر نەوتەکەی کەرکووک شەڕەکەین کاک نەجات سەبێ. ئاخر بیرکردنەوە یەکێتی نابێ وەکو بیرکردنەوە ئێوە بێ نابێ. فەرقەکەمان ئاوەیە فەرقەکەمان ئاوەیە کە وەکو ئێوە بین وەکو ئێوەمان لێت بەڕاستی. سپاس. بەڕێز ئەبوبەکر عەلی با بفەرمێ. بەناوی خوا زۆر سپاس بۆ کاک مەلا بەختیار. تقریبان لەگەڵ هەموو پەرۆشێک لەم قۆناغەیە پێم وان نییە جیاوازێکی وای هەبێت لەگەڵ کۆی قسەکانی و بەرەنجامەکانیە. ئەوە واقعی دۆخی ئەمەیە، ئەوە دەرفەتەکانە، ئەوە هەڕەشەکانە کە لە یەک کاتە ئێمە تەحەدا و هەڕەشەشمانەیە و زۆر ئاسایە ڕای جیاواسە بێ و یەکێ لە کێشەکانی سلەیمانی بە پێچەوانەی سروشتی خۆیەوە ئێستا فەزایەکی تیا خوڵقاوە کەم جێگای بۆچوونی جیاوازی تیا بێتەوە. لەسەر ئاستەم بەعنەوێ سیاسەکەی دیدی جیاواز تەرەحکەی بۆ جۆری چارەسەری کێشەکان بۆ دۆری و نزیکەکان پێم وایە بێم فەزایە لە سلەیمانی ناڵێم حیزبێکی دیار بەس فەزایە لە سلەیمانیان زاڵە کاکە من قەنەعەتم بۆ ئەو کێشەیە جۆرێکی ترە ئەبێ قەنەعەتەکە ڕێزجێگیراو بێت. بە بڕای من کێشەی ئێمە ئەوەیە بە تەواوەتی فکر و ئەکادیمیا و ئەم جۆرەشتانە لە دنیای سیاسەت ئێمە کراوەتە دەرەوە. یعنی لەسەر ئەساسی خوێندنەوەیەکی زانستی بۆ واقع بۆ ئەوەی پێویستە بکرێ و نەکرێ ئێمە هەنگاوی سیاسیمان دیاری ناکەین. بەڵکو لەبەر ئەوەی کە لەگەڵ یەکا چۆن بووین و چۆی نەبووین، باری دەرونیمان بەرامبەری یەک چۆنە و چۆن نییە، چ مێژوێکمان بەرامبەری یەک گوزەراندووە، چ دیدگایەکمان بەرامبەر شەخسی و حیزبی یەکتر هەیە و بەرژەوەندیەکانمان ئێستا چۆنە پارێزرێ کە یەکێ لە گرنگترین ئەو کێشانەی ئێستا لە کوردستان هەیە و ئەم دەرکەوتە سیاسیانە هەیە مەسەلەی گەندەڵیە و دەستکەوتی ناڕەوایە. ئەگەر ئەم گەندەڵی و دەستکەوتە ناڕەواییە نەبووایە ئەکرا کێشەکان بە ئاسانتر چارەسەر بکرایە. بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانی باشوورە، یعنی منطقیانە بیر ناکەینەوە. ئایا ئێمە لە دۆخی ئینتیقالیین؟ ئایا ئەم دۆخی ئێمە پێناسەی علمی چییە؟ پێناسەی زانستی چییە؟ لە دۆخی ئینتیقالیین؟ لە دۆخی ئینتیقالیە نابێت دەسەڵات و معارەزە هەبێ، نابێت کەمینە و زۆرینە هەبێ، نابێت پێکدادانی تند هەبێ، ئەبێ هەمومان بە عەقڵی تەوافقی و ئیشکەین هەتا قۆناغی ئینتیقالی دروستە بێ و قەواعیدەکانی لوعبەی سیاسی و دام و دەستگا دروست دەکەین بۆی بەرگەی ململانە بگرێ. ئەگەر ئایا لە نێوان دیموکراتی و نەتەوایەتیە کامیان ئەولەویەت بۆ کامیانە؟ ئایا ئەسڵەن لە ڕووی عیلمیەوە پەیوەندی نێوان نەتەوە و دیموکراتی کامەیە؟ ئێستا هێزێک ئەولەویاتەدا بە دیموکراسی، هێزێک بە نەتەوایەتی. بەس ئایا لە ڕووی زانستیەوە لە دەرەوەی مۆدێلی دەوڵەت نەتەوە و لە دۆخی نادەوڵەتی بەم جۆرە ئێمەیە ئایا شانسی بە دیموکراسی بوون چەندە؟ ئایا لە دەرەوەی دەوڵەتەوە ئێمە ئەتوانین دیموکراسی تا کوێ بەرینە پێشەوە؟ ململانەکانمان بە جۆرە دابەشبوونەکان قوڵەکەینەوە کە وەک ئەوەی ئێمە لە چوارچەوەی دەوڵەتێکی ئاساییە بشین و سیستمەکەمان ڕئاسی بێ. لە سیستمی سەرۆکاتیە یا بڵێ دوو حیزبیە بەمانایەکتر، حیزبێک لە معارەزە ئەمێنێتەوە، حیزبێک لە حکوومەت ئامێنێتەوە. ئاساییە تا ئەو پەڕی زمانی لەگەڵ یەک بەکار بێنن تا ئەو پەڕی لەگەڵ یەک تون بن. بەس ئەگەر لە وڵاتێکە فرە حیزبی هەبێ زیاد لە دوو حیزب و حکوومەت ئیتلافی بێ و ناچار بوون لە دوای هەڵبژاردنەکانەوە لەگەڵ یەکە حکوومەت پێک بێنین، ئەبێ زمانی یەکترشکانن بگێنینە شوێنێ کە نەتوانین بێکەوە حکوومەت پێک بێنین. وەک هەدەپە تووشی بوو لە تورکیا بە جۆرێ ئەکەپەی بە شەیتان کرد و بە خائینی کرد لە ژێر زەختی قاعیدەیان نەیتوانی بەشداری حکوومەتە بکە چونکم قاعیدە سەرکردایەتەکەی بە خائی نەزانێ. ئەکرێ حیزبەکان بەم جۆرە بن لە هەرێمی کوردستانە کە ئێستا بەم جۆرەن. بەداخەوە کاتی خۆی لە شەڕی ناوخۆیە لە دوای 2000 براتان مەقالێکی نووسی ئاشتی کوردستان لە نێوان چەسپاندن و سەپاندنە. ئێستا شەمان دۆ خوڵقاوەتەوە. نووسیم ئیرادەیەکی نیشتیمانی نییە ئاشتی بچەسپێنێ، ئیرادەیەکی دەرەکیش نییە بیسەپێنێ. ئیرادەیەکی ئایا ئێمە ئێستا بە دوای فریادڕەسێک ئاگەڕین بیسەپێنێ؟
ئایا ئیرادەیەکی دەرەکی هەیە پەنای پێبەرین بیسە پێنە کەڵێن بێ ئێمە ئێستا بێ لە شتێکەوە دەست پێ بکەین کە لانی کەم لەسەری کۆک بین ئەکرێ میلەتێ لەسەر هەموو شتێک جیاواز بێ ئەمە دیموکراسیە ئەمە باوەڕ بە جیاوازی بوونە ئەبێ تۆ لە چوارچەوەی کۆمەڵە چەسپاوە ممارەسەی جیاوازی بکەین ئەگەر ئێمە لەسەر هەموو شتێک جیاواز بووین هیچ شتێ نەما لەسەری کۆک بین نەتەوە نامێنین کۆمەڵگا نامێنین حێزی سیاسی نامێنین لەم کۆمەڵگای ئێمە بە بڕای من ئێستاژ یەکە لە دەرچەکانەوەیە بە بڕای من نابێ بیر لە چارەسەری ڕیشەی کێشەکان بکەینەوە ئێستا کاتی چارەسەری ڕیشەی کێشەکان نییە ئەبێ بیر لە کەمکردنەوەی کێشەکان بکەینەوە کەمکردنەوەی ئالۆزیەکان بکەینەوە ئیدارەیەکی عەقڵانی کێشەکان بکەینەوە بۆی ئیدارەیە بکەین لانی کەمی تەوافقمان هەبێ هەموو تەوافقمان نەبێ بۆ نمونە ئەوەی لە ڕاپەڕین دروستمان کرد بۆ لە حزەیەکی مێژووی دیاریکرا و هەندێک تەوافقمان دروست کرد دەستکەوتێکی گەورەی وەکو ڕاپەڕینمان پێینە ئەی ناکرێ ئێستا لانی کەمی تەوافق دروستکەین سەر بەخۆی بۆ میلەتەکەمان بەدەست بێنین دوای ئەوە بکەوینە ململانەکە لە هینی خۆمانە ئەمە ئەو شتانن ئەو پرسیارە گرنگانن ئێمە تا ئێستا دیالۆگمان لەگەڵ یەک نەکردووە شتێک بە ناوی گفتوگۆ لە کوردستانە بەمانە عیلمیەکەی وجودی نییە ئێمە مفاوسان لەگەڵ یەکەکەین مجاملە لەگەڵ یەکەکەین لە ناو حیزبەکانە ئاماژەم پێدا کە ڕەنگە کاتەکەمین بێ قسە زۆر لەم بارەوە بیکەین کابێ ئێمە مانا بین دیراسەمان هەبێ خوێندنەوەمان هەبێ بۆ ئەوەی کە ڕوەدا لە ئەم کۆمەڵگای ئێمەیە ناکرێ باشە ئێستا لەسەر مەسەلە نەتەوە یەکە لەسەرەوەی کاک بەختیار باسی کرد ژێڕانەوەی ناوچە ناوکۆکان و کوردستانەکانی پێشوو لەسەر پرسی ڕیفراندۆ لەسەر ئەوە ڕێککەوین کە لەسەر ئەوە ڕێککەوتین زەمینەیەک حاجزەکان تۆزە کەم بوونەوە زەمینەیەک لەوێوە بگوازینەوە بۆ کێشەکانی ناوخۆی کوردستان ئەنجا باز لە چارەسەرکردنیان بکەین لەبەرەوەی شوێنێکی پێی لێدانین ئەوە هەمووی لم نییە لە ناوخۆمانە ئێمە بەداخەوە ئەوەی بیری پێەکەینەوە بیری نەتەواتی نییە ئەلفوبی نەتەواتی نییە ئەلفوبی نەتەواتی نییە ئەوەی بیری پێەکەینەوە و بەداخەوە شتێک بەناوینەتەوە لە کوردستانە زۆر بەدەگمەنە نیشتمان زۆر بەدەگمەنە و لە ڕوو عیلمیشەوە لە چوارچەوەی دەوڵەتانەتەوە دروستە بێ نیشتمان سازی دروستە بێ بەڵام خۆیمە ئەمانتوانی خۆناغی نیمچە دەوڵەتی واقعی کوردستان هەندێک لە ئەرکەکان بەجێبێنین ئێستاش ناکرێ یەکتر بە شەیتان کەین ناکرێ دۆخەکە بەم جۆرە درێژە پێ بین کاکە ئایا ئێمە ئامانەوە بێکەوە بژین ئایا دەرفەتی بەیەکەوە ژیان ماوە لە کوردستانە ئەگەر بڕوامانە بەیەکەوە ژیان ماوە وەک میلەت مامەڵە بکەین نەک وەک میرنیشون و ئۆردوگای ئێرە و ئەوێ کە بە ناوی دوو ئیدارەیە بێ ئەگەر بڕوامان بەیەکەوە ژیان مابێ ئەم هەناسە و هەست و ڕەخنە و قسەی ئێستا لە کوردستانە هەیە پێچەوانەی ئەوەیە و پێچەوانەی ئیرادەی چارەسەرە و ناکرێ بەم جۆرە بەردەوام بین زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ برای خۆشەویست کاکە ئەبوو بەکر بەڕاستیان منە ڕێی حیزبەکەی خۆی وت نامەوە مناقشەی بکەم من ڕێزم بۆ یەکگرتوو هەیەوانە بەڵام هەندێک پرسیاری کرد ئایا ئێمە لە دۆخی ئینتیقالیین بەڵێ لە دۆخی ئینتیقالیین هەموو ئەزمونێکی دیموکراسی لە دنیا لە بنیادنانە لە قۆناغی گوزەری دیموکراسیایە تەنها یەک دەوڵەت لە دنیا قۆناغی گوزەری دیموکراسی نەدیەوەیش مالیزیایە گینە هەموو دەوڵەتە و هەموو سیستەمە دیموکراسیەکانی دنیا قۆناغی گوزەری دیموکراسیان بە چاوی خۆیان دیوە وڵاتی وایە 80 ساڵی خایاندووە قۆناغی گوزەر ئێمەش لەو قۆناغین لەم قۆناغەش ناکۆکی حیزبی ناکۆکی نیشتیمانی ناکۆکی نەتەوەیی ناکۆکی چینایەتی شەڕی ناوخۆ ئەزمەی ئابووری هەموو ئەمانە حتا دوو ئیدارەیی کانتۆناتی جیاواز شتێکی تەبیعی بووە لە تاریخە یعنی شتێکی نامەوزوعی نییە ئەمە لە تاریخە ئەمە یەک بەنسبەت ئیرادەی دەرەکی یعنی ئێمە ئەگەر بتوانین ئامادە بین سوود لە بڕیاری نێودەوڵەتی ببینین زەرەرمان نییە یعنی لە هەموو دنیای ئێستا بڕیاری نێودەوڵەتی دەورە بینی لە چارەسەرکردنی ئەزماتی عالم یعنی شتێک نییە نامۆ بێ بە ئێمە بڵێن وڵای بەس ئێمە دەوڵەتێک یا دەوڵەتێکی ئیقلیمی یا نەتەوە یەکگرتووەکان یا لە جنێف یا لە شوێنێکی تر تەبیعیە ئەوە بەڵام ئێمە نابێ ئێمە ناکرێ ئاستەکەمان ئەوە نزم بێ هیچ شتێکی خۆمان چارەسەر نەکەین من ئەڵێمە بێت شتەکانی خۆمان وا چارەسەرکەین موامراتی نێودەوڵەتی زاڵ نەبێ بەسەرمانە سەر نەکەوێ بەسەرمانە و ئەگەر بوو بتوانین مقاومەتی بکەین و ئەگەر کۆنگرێکی نێونەتەوەیش ئەکرێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی ئێمەش بکرێ ناکرێ ئێستا کۆنگرەی جنێ بۆ سووریا ئەبەسترێ بەلاوەکی بەلا زمان باسی کورد دەکرێت لەوێ ئەوە ئەڵێم
کۆنگرێت هەر ئەبەسترێ لە دنیا لە عالەم هەر ئەبەسترێ بەڵام قەزەی ملەتەکەت ئەبێ ئەوە نەبەرزیکەیتەوە کە بیکەی بە بەشێک لە پرۆگرامی کۆنگری نێونەتەوەیەکان ئەمە زۆر گرنگە نەتەوە نییە نیشتیمان نییە و لە چوارچێوەی دەوڵەت نەتەوە دروستە بێ نازانم ئەمە تۆزێک مناقشە زۆرێک لە وەختی ئەمەش نییە بەڕاستی چکە ئێمە نەتەوەین و دەوڵەتیشمان نییە جارێ بەڕاستی ناکرێ بڵێ کورد نەتەوە نییە ئێستا ناکرێ بڵێ بلوجی نەتەوە نییە ناکرێ بڵێ تامیلی نەتەوە نییە دەوڵەتمان نییە یعنی هەندێک نەتەوە مێژوو دوای خستووە دەوڵەتەکەی بەڵام ڕزکانی پێک هاتە نەتەوەیەکەی لە ناو پرۆسی مێژووە ڕۆشتووە ئێمە ڕەنگە بە تەواتی تەکاملمان نەکردی بە وەکو نەتەوە هەرێ پێشکەوتەکان بەڵام ئایا وەکو شوناس ئێمە نەتەوەی کوردین بەڵێ نەتەوەی کوردین وەکو نەتەوەی کوردین کێشەمان هەیە لە ناو نەتەوەکە بەڵێ کێشەمان هەیە لە ناو نەتەوەکە سپاس کاکا ئەوبوو بکرد باقی قسەکانت هەموو ئێسەلمێنم هیچ مناقشەم لەسەر گەندەڵی لەسەر ئەو کێشانە نییە کە وتت هەمووی قسەی ڕاست بوون زۆر سپاس وەڵامی ئەو پرسیانەش بلینەوە گەر هەندێکتان حازر کردووە بەڕێزان داوا لە هەموو ئەو بەڕێزان ناکەین کە ناویان نووسیەوە بۆی هەستن ئەگەر زۆر بە کورتی پرسیارەکانیان بکەن بۆی هەم مەجای ئەو بەڕێزانی ترە بێ کە قسە بکەن و هەم کۆمەڵێکی زۆریش لە پرسیار هاتووە و کاتیشمان درەنگ کرد یەکێک لەو پرسیارانەی هاتووە پرسیڵێ ئایا ڕێکەوتنی نێوان تورکیا و سووریا لە نێوان سووریای ئێستایە یان سووریای دوای ئەسەدا سووریای ئێستایە سووریای ئێستا یەکێکی تر لەو پرسیارانە بەڕێزێک کردوێتی ئەڵێ پارتی ئامادەنێ لەگەڵ شاندی یەکێتی و گۆڕان کۆب بێتەوە بۆچی یەکێتی دەست پێشخەری ناکا کۆب بێتەوە لەگەڵ پارتی و ناکۆچەکان چارەسەر بکات ئێمە لەگەڵ پارتی دواکۆبنەوەمان کردۆ مانگێک لەمەبەر و نەشمان و تۆ کۆ نابینەوە لەگەڵیان ئەوانیشیان نەوت و ئاش نیان و تۆ لەگەڵ یەکێتی کۆ نابینەوە کۆ ئەبینەوە لەگەڵیان جا هەیە قبوڵیەتی هەیە قبوڵی ئێمە مۆزۆعێکی ترە من پێم سەیرە هەبێ بڵێ وەڵا بۆ لەگەڵ پارتی کۆ ئەبیتەوە عجایب ئەم قسەیە بەڕاستی بەڕێز بەکرد تاماس با بفەرمێ السلام علیکم زۆر سپاسی کاک مەلا بەختیارەکەم بۆ دوو خاڵی کاڵی بژاردووە کە هەردووکیان زۆر پێچەوانەیەکرێن بەڕاستی لە وشەی سازانەکە ئایندێکی گەشت بۆ میلەتەکەمان بەدیەکەین بەڵام پەنا بەخوا لە خاوی دووەمە پێچی ینی ئەنفال و سەر لە نوێ کۆڕەوەکان و سەر لە نوێ چیماباران بەدی بکەینەوە ئێمە بەڕاستی داوا لە کاک مەلا بەختیارەکەین ئەم خاڵانی کە جەنابی باسی کرد تەنها بۆ مێژوو نەبێت کۆڕ و سیمینارەکانی بۆ هەنگاوی جدی بێکە ئینشەڵا لە ئایندا بەرجەستە بکرێت دووهەم زیاتر خاڵ دەست بخاتە سەر خاڵە لاوازەکانی هەردوو لا ینی ئەوەی کە حیساب بووەتە لەمپەرێ لەبەر ئەوەی کە کورد لە سازانێک کرا خۆی نابینێتەوە بتوانین ئینشەڵا زیاتر دەست بخاتە سەر بینینەکان سێمیش ئەو هەموو مامەخەمەیە و تەنەزولەی کە بۆ ڕەم و عەجەمەیکەین ئینشەڵا بتوانین بۆ میلەتەکە خۆشبانی بکەین چوارەمیش زۆر سپاسی هەڵوێستی تورکیاکەین کە توانیوێتی هەموو تەنەزول و هەموو خاڵێکی لاوازی خۆی بەرجەستە بکات لە پێناو بەرژەوەندی و یەکریزی میلەتەکەیە بەڕاستی ئەوەش بۆ خۆی سیاسەتێکە کە ئەمڕۆ کوردی بتوانێت کە چاوی لێ بکات چوارەمیش توخوا بە کورد نەکەینە قوربانی کورسیەکەی کاک مەسعود و کاک یوسف وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه سپاس بۆ بەڕێز بەکرد تاماس هەرەوە ماوە منش بڵم سەدەق الله العەظیم هیچ نەما تەواو چوارچێوەی و پرسیارانی کە هاتووە کاک بەختیار بەڕێز کاک جەبار میرزا ڕۆستەمی پرسیارێکی نردووە هەڵبەت باسیەوە کە لەگەڵ زۆربەی ڕایەکانتایە بەڵام ئەڵێ ئەو دیمەنی هێشتا ڕۆشن نییە ئەوەیە کە ئایا هیچ هەوڵێک هەیە بۆ چارەسەر یا خۆمان بۆ شکست حازر بکەین ئەمە یەکێک لە پرسیارەکان بێگومان ئەم قسانەی ئێمە و هەوڵەکانی پێشووە لەمە دواش بۆ ئەوەیە کە ئامادە بین ئەگەر پیلانەکان وا بێ دژی ئیرادی ئێمە بێ بێگومانە بێ هەوڵ بدەین بۆ مەقاومەت و ئەو پەڕی هەوڵش بدەین هەر هەلێک هاتی پێشەوە بێ بیقۆزینەوە بۆ سەرکەوتن یەکێکتر لە پرسیارەکان باسەوە کات کاڵێ
جناب دەفەرمی کە لایەنەکان لاریان نییە لەمانەوەی کاک مەسعود دەڵێ کە ئەگەر وایە بۆچی دوای نۆ کۆبوونەوەی پێنج قۆڵی لایەنە سەرەکیەکانی هەرێم نەیانتوانی لەسەر هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم ڕێک بکەون ئەگەر کەس لاری نییە بۆ نەتانتوانێت ڕێ بکەون لەسەر یاساکە ناکۆچیمان هەیە لەسەر یاساکە ناکۆچیمان هەیە لەسەر پرۆژە دەستورەکە و لەسەر دەسەڵاتی یاسایی سەرۆکی هەرێم و چۆنێتی هەڵبژاردننی لە ناو پەرلەمان یادە دەرەوەی پەرلەمان ناکۆچیمان هەیە یەکێکی تر لە پرسیارەکان باز لەسرم دۆقی چەقبەستوی کە هەرێم هەیە پرسیارەکەی ڕوبەڕووی ڕێکەوتنی یەشێتی و گۆڕان کردوتەوە داوای ڕای جەناب دەکا کاڵێ ئایا ڕێکەوتنەکە کەمێک پەلەیتیان نەبوو یان ئایا نەدەکرام ڕێکەوتنە لە کاتیشی تردا بووە کە کەشەکە ئارامتر بووایە ئایا ئەم ڕێکەوتنە گرفتەکانی زیاتر نەکردووە؟ پەلە بوو یا پەلە نەبوو تازە ڕێککەوتون و تەواو بووە بۆ بەتەمانین پەشیمان ببینەوە ئەوە وازی لێبێنن باشە ئایا کێشەکانی چارەسەر کردووە تەنها کێشەی یەکێتی و گۆڕانی چارەسەر کردووە ئەو ناکۆکیەکانی لەوە بەرمان کۆتایی هاتووە ناکۆکی سیاسیەکانمان بەڵام هێشتا ناکۆکیەکان لەسەر کۆی ئەو کێشانەی پێشتر و ئێستاش هەیە هیچیمان پێ چارەسەر نەکراوە و بەردەوامیشین بۆ ئەوی بزان هەوڵ بدەین چارەسەریکەین. بەڵێ بەڕێزان جارێکی تریش سوپاسی ئامادەبوونتانەکەین دووبارە بەخێر بێن سەرچاوان بەخێر بێن بۆ کۆڕەکەی کاک بەختیار مەترسیەکانی دۆخی ئێستا سازان یان پرازان بەخێر بێن سەرچاوان.